بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ بەیانتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە هاوکاری هاوکارانم لە پەیام لەگەڵتانە بین لە پەیامی ڕۆژ کۆمەڵی وەرگۆ بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون مێدەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. بەڵازیزان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت ئەم کات هەموو کاتێکتان هەر لە خۆشی و شادی و بێدەرد و بەڵاو موسیبەت بن ئینشاءڵڵا. چۆن خۆراکی تەندروست هەڵبژێرین دوێنێ ڕۆژی جیهانی خۆراکی تەندروست بوو ئەمڕۆ لە هەولێرەوە هاوکارمان ئیمران ئەمیر میوانێکی تایبەتی هەیە سپۆر لە بابەتی هەڵبژاردننی خۆراکی تەندروست بۆیە قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین بزانین چۆن پێویستە ئێمە خۆراکێکی تەندروست هەڵبژێرین کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. واروەها ماوەیەکە گرفتە تەندروستیەکانی پارێزگای هەڵەبجە فەوزا و هەڵایەکی زۆری لا تۆڕە کۆمەڵایەتیەکان ناوەتەوە بۆیە لەوێەوە هەرچەندە ئێمە هەوڵماندا هەندێک بەرپرسی داری ناوچەکە وەربگرین بەڵام لە بەردەستان نەبوون یان نەداهاتن بەدەستەوە و ڕازی نەبوون پێمان چالاکێکی مەدەنی لە هەڵەبجە میوانمان دەبێت قسە لەسەر هۆکار و گرفتەکانی کەرتی تەندروستی لە هەڵەبجە دەکەین کە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت واروەها تەوەرێکی دیکەمان لە ناوچەکانی سۆران مێرگەسۆر ڕڵاندز و چۆمان لەوێ گرفتی کەمی دادوەر لە دادگاکان هەیە پارێزەرێک میوانمان دەبێت بابزانین ئایا گرفتی کەمی دادوەر چه گرفتێکی بۆ هاوڵاتیان دروست کردووە و بۆچی دەبێت لەو ناوچانە دادوەر لە دادگاکاندا کەم بن و پێویستیان بەچی هەیە بە گشتی لە دادگاکاندا کامە سێتەوەری سەرەکی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. بەڵێزان لەگەڵیشیدا دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و بزانین گۆڕانکاریەکان لە فرەکانی گەرما و بەرزبوونەوە و نزمبوونەوە چۆن گۆڕانکاریان مەسەلا. بەڵازیزان تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر چۆن خۆراکێکی تەندروست هەڵبژێرین. ڕاستەوخۆ دەچینە هەولێر لای هاوکارمان ئیمران ئەمیر میوانێکی تایبەتی دەبێت قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەن چۆن پێویستە ئێمە خۆراکێکی تەندروست هەڵبژێرین. ئەمران سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش سڵاو لە خۆت لە میوانەکەشت فەرموو قسە لەسەرەوە بکەن لەگەڵ میوانەکەت لەوەی کە ئێمە چۆن پێویستە خۆراکێکی تەندروست هەڵبژێرین. بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر هاتمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست بێگومان زۆرێکمان بە دوای تەندروستی دادەگەڕێن و یەکێک لە تەندروستترین شتەکان کە ئێمە گرنگی پێ بدەین بۆ لاشەمانەوەیە کە خۆراکێکی تەندروست هەڵبژێرین. بۆیە من حەزەکەم ئەمڕۆ بە تەواوەتی ترکیستان لای ئێمە بێ بزانین خۆراکی تەندروست چییە لەگەڵ سپۆڕی خۆراک دکتۆر ئیبراهیم تاوتوێ و بابەتە دەکەین دکتۆر زۆر بەخێربێی خۆشحاڵین کە لەگەڵمانی. کاکتۆر حەزەکەم لەوە دەست پێ بکەم ڕۆژی جیهانی خۆراشی تەندروست بۆ دیاری کراوە و ئامانز لە دیاریکردنی ئەم ڕۆژەیە چییە؟ بەناوی خودای گەورە بەخشندە میهرەبان طبعاً 6 کەوادان درراوە بە ڕۆژی خۆراکی جیهان بەڕاستی ڕۆژی زۆر پیرۆزە چکە خواردن یەکێکە لە ئامرازە سەرچیەکان لە بۆ ژیانی ئینسان
هیچ کەسێک ناتوانانی بەبێ خۆراک لە بۆ ماوەیەشی دوور و درێژ بژی بەڵام پێویستە خۆراکی کە دەیخواتن بڕەکەی و جۆرەکەی و کاتەکەی بە شێوەیەکی تەندروست بێتن هەتاوەکو ئەو خۆراکی کە دەیخوا وزەی ڕۆژانەی خۆی پێوە بگریتن و تووشی نەخۆشیشی نەکاتن بۆیە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژێکی بۆ دانراوە بۆەوەی خەڵکان وشار بکاتەوە ئاگادار بکاتەوە کەوا ئەو خواردنانەیەکەوە خۆی پەروەردگار بۆمەی فراهەم کردووە و بۆ ئێمەی حەلال کردووە کە خواردنە پاکەکانی پێ دەڵێن ئێمە بە شێوەیەکی واوەری بگرین کەوا لەشمان تەندروست بکاتن نەوەک بە پێچەوانەوە توشمان بە نەخۆشی و بە دەردەسەری بکات. باشە کاکتۆر ئەو خۆرەکانە چین کە تەندروستن بۆ لاشە ئینسان بێگومان زۆرم بەڵام ئەگەر پۆلینیانکەین چۆنەوە باسی خۆراکی تەندروستمان بۆ دەکەن. هەموو خۆراکێک کە خی پەروەردگار درستی کردیە لە حەلالەکان دەڵێم هەمووی تەندروستە لە بۆ ئینسان بەڵام بەداخەوە ئینسانەکان دەچن زیادە ڕەوی تێدا دەکەن لە هەندێکیان یان یەک زۆرە خۆراکی زۆر دەخوات زۆرەکانت کە ئیهمال دەکاتن ئەوە دەبتە خۆراکی ناتەندروست ئەگەر هەموو خۆراکان ئەگە بێت و بە شێوەیەکی جوان لە کاتی دیاری کراو بە بڕێکی باش بە زۆرە تێکەڵاوەکان بیخواتن دەبتە خۆراکی تەندروست. واتە دکتۆر تۆ سەلماندیتی هەر خۆراکێک کە حەڵال بێ لە دینی ئیسلام و خواردنەیە تەندروستە؟ بەڵێ تەندروستە و سوودی خۆی هەیە و بە زانستی سەردەم سەرمێنراوە. ئێستا مەتەن خۆراکان بەخۆی کرایتە چەند بەشێک ئەگە بەشەکانی خۆراک بزانین ئەو دەتانین بڕوو ڕێژەکەی دیاری بکەین. خۆراک بخۆی زۆر یەکەمی سەرێکی پێدەن کاربۆهیدرات یان پێدرێن شیرنەمەنیەکان یان پێدرێن سوکەریات یان پێدرێن نیشاستەکان ئەوانە بریتە لە دانەوێڵە دانەوێڵە سێگەن مەوجۆیە و ساوارە و نیسکە و نۆکە و فاسولیایە و پاقڵێ ئەوانەی کە دانەوێڵەنا برنجە ئەوان هەموو دانەوێڵن پێدرێن و هەندێک شیرنەمەنیەکانیش مەتەن میوە شیرنەکان ئەوە شفتیە و گندۆرەی ئەوانش کاربۆهیدراتیان بڕێکی باشی تێدا هەیە. ئەوە زۆری یەکەمە وزەی لەشی ئینسان ئەمن ڕۆژانە ئەو خوانێک کە دەیخۆم ئەگەر قەڵە و نەبم و زەعیف نەبم و هیچ نەخۆشیەکەم نەبیتن پێویستم بەوەیە لە 150 هەتا لە 60 خواردنی خۆم دەبی کاربۆهیدرات بی یعنی دانەوێڵە بی 50 هەتا 60. زۆری دووەم پرۆتین دێتن پرۆتین ڕۆژان لەستا 20 هەتا 30 پێویستم پێهێتی بەڵام ئافرەت دەگە دوو جام یان شیردەر بوو تەمان ئەوە زیاد دەبێتن حەسەب جنسەکە دەگۆڕێ حەسەب ڕەگەزەکەی دەگۆڕێ. پرۆتین لەچ هەیە گۆشتی سۆر گۆشتی ئاژەڵەکان گۆشتی پەلەوڕەکان گۆشت ماسی هێلکە ماست و شیر و پەنیر ئەوانش تا ڕێژەیەکی باش پرۆتینیان تێدایە. پرۆتین لە بۆسە باشە لۆ بنیادنانی خەلیەی مێشک و خەلیەکانی دیکە هەر کاتێک خەلیەک دەمرێت هەتا خەلیەش کە دوست دەبتەوە پێویستمان بە پرۆتین هەیە بە زۆر پێویستمان بە شەکر و شتانە نییە لە دروستخانەی. کاکتۆر ئەگەر ئەو بابەتی سادە بکەینەوە یانی حەزەکەم سادەتر بۆی کە بینەران لێمان تێ بگەن کەسێکی ئاسایی مۆزەفێکە بۆ نمونە خواردنی تەندروست بۆ کەسە چییە ینی هیچ نەخۆشیێکی نییە ینی نەقەڵەویشە نەزەعیفە بۆی کە خواردنی تەندروست هەڵبژێری ڕۆژانە پێی دەڵی چی بخۆ بۆ نمونە ئەگەر لەسەر خواردنەکانی خۆمان بوون لەسەر برنج و گۆشت و ئەمانەت نمونەی طبعاً بە گوێرەی وەزیفەکەی بە گوێرەی کاری ئەو شەخصەی کەوا جەنابەت مەتەن دیاری دەکەین ئەمە دەتوانین بڕەکە و ڕێژەکە لە بۆ دیاری بکەین زۆرەکانیشی بڕەکەشی کاتەکەشی لە بۆ دیاریکەین مەتەن ئەمە چار زۆر کەسمان هەیە لە جیهان یەکمان هەیە هیچیش ناکە بەس دانیشتووە ئەوە دەبی خواردنی کەمۆگری نابی ڕۆژانە بگاتە 1000 کالۆری چۆلۆگە زیاتر وەربگری پێ قەڵەو دەبی لەشی تەندروست نابی. ئەو کەسێکەوە کەم دەجولێتەوە وچوانە سە کۆمپیوتەریش دەکەن خەیاتەکان ئەوانە بەس خەیاتم دانیشتە سەر مەچینەکەی و کەمیش دەکەن ئەوە هەندێک گوزەی زیاتر دەبێتن احتمال بگاتە 1200 کالۆری. ئەو کەسێک کە مام ناوەندی دەجولێتەوە وەچی قوتابیەکانی زانکۆ و تەڵەبەکانن یا مامۆستایان بەڵام دانیشتنیشان هەیە لەگەڵ بەڵێ دکتۆرەکان ئەوانەی کە حرەکان مهندسەکان ئەوانە حرەکان هەیە ئەو خواردنی مام ناوەندی پێ دەرێن طبقەی سێم طبقەی چوارەممان هەیە حرەکەی گەلە زۆرە ئەتو ناتوانین بێ خواردنی تەندروستی طبقەی چارەم کە عەمەلەیە وەستایە و فیتەرە و حەدادە و ئەوانە ئیش قورس دەکەن برێ وەڵاوە خواردنی تەندروست بخەوە مامۆستایەکی لێ دەبی ئیشەکەی دیاری بکرێ عمرەکەی دیاری بکرێ ڕێگەزەکەشی دیاری بکرێ لەگەڵ کاتی خواردنەکەش دیاری بکرێ ئەگەر قەت ناتوانین لە ڕوو طبی و 100% برێ فلان کەس ئەو هابوو خوا تەندروست دەبی دەبیوانە هەموو لە حسابی خۆمان دابنێ یعنی کاک دکتۆر ئێستا بۆ ئەمر دەوری هەیە ڕێگەز دەوری هەیە ئێستا مەتەن ژن و پیاو هەموو ڕۆژێ ئافرەت دەبی 300 کالۆری لە پیاو کەمتر وەگری چۆلۆ میتابۆلیزمی لەشی پیاو هۆرمۆنەکانی لەشی پیاو لەگەڵ ئافرەت فەرقیە ئەتو ناتوانی قیاسەشی طبی 100% دابنێ. سفرەیەکمان هەیە ئەمە زۆر جارە ینی لە خێزان هەموو خێزانەکە بێکەوە دانیشتێ بابەکە لە یشایتێ و کوڕەکەش تازە لە هەڵسایە دایکەکەشە لە ماڵە بۆ خوشکەکەش دەڵێن دەبێ هەمووتان وەکو یەک بخۆن لە ڕووی تەندروستیەوە لەو سفرەیە هەمووی وەکو یەک ئەو خواردنێ بخوا زیان بەخشە بۆ بەشێکە متەکد بە 100% زیان بەخش چۆ لەبەرەوەی ئەوەی
بابەکە بۆ نمونە لە دەرێ هایتەوە ئیشی کردی ماندی بووە ئەوە دەبی زۆر خواردنەکەی زیاتر بیتن ئەگەر نابیانی ناتوانانی بستۆ ئیشەکەی یان ئێوارە دەست و ئیشەکە دەکاتن ناتوانانی تااقەتی نامێنێ لەبەرەوەی ئەو وزەی کە وەری گرتیە کەمترە لەو جوولەیەوە کردێتی بەڵام ئەوەی شەو درەنگ خەوتیە و درەنگ لەقی هەستایە هیچ وزەی سەر نەکردیە بێ بەقەدەر باوکی بخواتن ئەوە 100% قەڵەو دەبی یان توش بە نەخۆشی دەبی ئەمە زۆر منداڵەکانی خۆمان بۆ شوێ قەڵەو دەکەین کە سفرەیەکی حازری بۆ دادەنین ئەویش هیچی نەکردووە ئەو هۆکاری قەڵەوی و سفرانی خێزانەکانمان کە ئێستا زۆری خێزانەکانەیە بەڵێ زۆر زاکە ئەو خەڵکانەی کە دەستن لە مەطعەمان ناندەوە فاست فوتی زۆر دەخۆن دەبینی ئەوەی ئیش کردی ئیشی نەکردی ئەوەی گەورە و گچکەیە ئەوەی عمری مەتەن تەمەنی هیچ حسابی لە بۆ ناکە نفسی خواردن دەخۆن بۆ یێتە مشا دەکەی بە پارەی خۆمان نەخۆش دەخێن دەبیستان پارەی سەر بکەینەوە خۆمان چاکەینەوە باشە کار دکتۆر باسی پرۆتین بکەین باسی چەوریەکان بکەین ئایا گۆشت خواردن زیانی بۆ ئینسان هەیە چۆن پرۆتینەکان و خواردنەکانمان ڕێک ئەمە خواردنەکانمە تەواو نەکرد سێم گوتمان یەکەم کاربۆهیدرەتە دومیان گوتمان پرۆتینە کە لە گۆشت و هێلکە و ماست پێنوشتان هەیە سێمیان سەوریە طبعا سەوریمان هەیە ئاژەڵیمان هەیە وەچی گۆشتی حیوان و باڵندە و شتەکان سەوریمان هەیە نەباتیە وەچی ڕوونەکان ڕۆنی کەتانە و ڕۆنی زەیتونە و ڕۆنی ئەوانەمان هەیە پێدەن ئەوە سەوریەکانی پێدەڵێن زۆری چارەم لە خواردنەکان پێدرێن کانزایەکان یان پێدەن ڤیتامینەکانیش کانزەوە سۆدیۆم و کالیسیۆم و پۆتاسیۆم مەگنیسیۆم و زینگە و پێویستمان پێیتی لەگەڵ مەزبوع ڤیتامینێکمان هەیە ڤیتامین ئەیمان هەیە بیمان هەیە سیمان هەیە دیمان هەیە کەیمان هەیە ڤیتامیمان هەیە ئەوانە لە سێ هەیە لە سەوزە و میوەکان لەگەڵ هەندێک لە خواردنەکان هەیە کەواتە لەشی ئینسان پێویستمان بە هەمیان دەبیتن بە کاربۆهیدرێت بە سەوری بە پرۆتین بە کانزایەکان بە ڤیتامینەکان لەگەڵ شلەمەنیمان لەبێت نەسی ئاو زۆر مهمە ڕۆژانە کەواتە 5 نەوە خواردنمان هەیە پێویستە ئەمە هەتا لەشمان تەندروست بی خواردنەکەمان تەندروست بی هەمیان وەگرین بە بڕ و ڕێژەی دیاریکراو لە کاتی دیاریکراو واتە هەر هەمووی پێویستە بۆ پێویستە بڵێ زیان بەخش بێگە ڕێژەکەی دیاریکراو بێ هەموو یەکەی ئیسراف بکەیت دەبتە زیان بەخش کەمی بخۆی ڤیتامینەکەت کەم دەبی ئەو تو ئێستا مەتەن میوەی ترکە زۆربەی ڤیتامینەکان دێتە خوارد مەتەن یەک مانگ هیچ شتێک لەمەنی مەخۆ نانی مەخۆ برنجی مەخۆ ساواری مەخۆ بین نابێت نەخۆی تەبەن بێتاقەت دەبی وزەت نامینێ ناتوانێت ریاضەی باش بکەیت لۆی هەندێک کەس کیتۆی دەکا ڕاضەش دەکا ئەتوکە کیتۆی دەکەی شتی شتر تەک دەکەی بێگزاری هەموو شت نەمەنیەکان کاربۆی تر دەکەی تااقەتی ریاضەت نامینێ بۆ دەبی کیتۆ چ بکەی کیتۆ متەقەطع کیتۆی دەکەی بەس ئەو ڕۆژی کە دەسەر ریاضەی دەبی خواردنەشی کاربۆهیدرێت بخۆی ئەگەر ناتاقەتیەوە نابی بسی غاردەی و ریاضەی بکەی و ئاستی برندکەی و یان بسی بتەوێ ئەو بکەی بۆ دیبڵدینگ بکەیت باشە کاکتۆر خواردنە تەندروستیەکان ئەوانەی کە باسمان کرد بێگومان بە ڕێژەی دیاریکراوە بۆ خواردنانێک کە تەندروستن لە چ جەمێکا بیخۆین ینی ڕۆژانە ئێمە چەند جەم خواردن بخۆین ئایا ئەوە دیاریکراوە لە ڕووی تەندروستیەوە ژمارەی جەمەکان دیاریکراو نییە هەر کۆمەلگایەک عادەتیش خۆی ئێستامە لە کوردەواری خۆمە لە منطقەی شەرق الأوسط ڕۆژهەڵاتی ناوەڕە 3 جەم دەخۆین بەڵام لە ئەوروپای ئەغلب وڵاتەکانی پێشکەوتوو 2 جەم دەخۆن هەردووچیان تەندروستن ئەوە دەوەستێتە سەر جوولەی ئەو شخصانە ئێستا ئەمە بەیانیان طبعا کاتەکەی زۆر مهمە یەکەم دەبێ مەسە خەوت چونکە خەو لەگەڵ خواردن زۆر پێک و ڕەبتی هەیە ئەمە زۆر باز دەکەم باشترین خەوی ئینسان ئەوەیە کە زوو بخەوی زوو هەڵسی 7 ساعت بخەوی مەتەن سەعاتە بخەوی پێنجی بەیانی بە ئاگا بێتن 5 لە بۆ 6 ریاضەی بکە ئەو زۆر نوێژکردنەوە چونە مزگەفتەوە یان ریاضی احتیاجی هەیە مەتەن نوێژ ناکا و ئیمانی بە ئەوە نییە دەتان ریاضی خۆی دەکا باشترین خواردنی بەیانیان 6 لە بۆ 7 نیوە 6 لە 7 بەڵێ چۆن ئەو کاتجگەر و مەعیدە و ڕیخەڵۆک هەموو ئامادەیە بەڵام تو ساعت ئەگەر درەنگتریش لە خەوی هەڵسا کاکتۆر هەر ئەو کاتەیە ئەگەر بۆ 9 ساعت 5 ساڵ نەستا ساعت 6 احتیاجیە دەتوانین بڵێ دەتوانی 6 و 7 نانی بخۆی بخۆت احتیاجیە میم تێرخەوبی کە درەنگ دەخەوی و درەنگ هەڵدەستی میزازی هەموو ئۆرگانەکانیش بخۆی هەمووی جیهازی کۆمپیوتەرینە هەموو بەرنامەی خاصخوان هەیە هەموو ڕژێنی خاصخوانی هۆرمۆنی خاصخوان هەیە کە تو خەوت تێکس و درەنگ لە خەو هەستای بەرنامەکان تێک دەسی بۆیە دەرێ باشترین خواردن کە لە یابان دراوسێک لە ساڵەکانی 2010 دەرێ باشترین خواردنی بەیانیان بینی 6 لە بۆ 7 نیوە خراپترین خواردن لە پاش ساعت 9 بەیانیانە ئەگە بش خۆی احتمالە زەرەری لێ بکەی نەکسودی لێ بینی بۆیە بەیانیان ئینسان پێویستە ئەوە شەیە نابی هەموو ڕۆژە نفسی خواردن بخۆی لە ڕووی طبیشەوە غەڵەتە هەمووس بەنا نفسی خواردن هەموو جڕان نفسی خواردن نفسی خواردن ئەوەش ڤیتامینەکەت بەرز دەکا ئەو کەت کە دێتە خوارێ مادەی کانزای بەرز دەبێت دێتە خوارێ توش بە زۆر نەخۆشی دەبی زەرگ و کلیە و مەعیدەوانە خواردنی دووبارەیەک لە خواردنە زیان بەخشەکانە لە طب نییە هەموو ڕۆژە نفسی خواردن دووبارەکەیەوە هەر زۆر غەڵەتە بۆیە بەیانیانمە دەتوانین تەصنیفیکەین نیوە ڕۆژ ئێواران دەتوانین دای بنێن هەتا کابرا هەموو ڤیتامینەکان و هەموو کانزایەکانی مەزبوط بی بەبێ ئەوەی قەڵەویش بی ببێ ئەوەی زعیف بێ و نەخۆش بی باش ژەمی بەیانی باسمان کرد لەو کاتە ژەمی دووەم لە چ کاتێک بەیانی
ئەگە باسی خواردنەکانش بکەین بێگزار نیوەڕۆ طبعا بەیانیان وعادەتە لای خۆمان و لە لای هەموو کۆمەلگایەکان سبەینان ماسمان هەیە هێلکەمان هەیە پەنیرمان هەیە هێلکەی کوڵای هەیە هێلکەی لە ڕوون دەکاتن احتیادیە جوێزمان هەیە کە زۆر مهمە جێز و باوی کازۆ کە لای من زۆر مهمە بەڵام زۆر زاهتە دکتۆرەکانیش باز ناکەن خەڵکانیش نایخوا خواردنێکی زۆر مهمە لە بۆ گەشەی دەماغی منداڵ گەورە زیرەکاتی زۆر مهمە هەفتەی 2-3 ئینسان بەیانیان چاپێن قلە جوزی بخوا 5 قلە بایی بخوا ئەو جێگە قەڵەو بوو باویەکان باش سوێر نەکرابی باوی احتیادی بیتن کازۆش هەر بە هەمان شێوە زۆر مهمە ئەوانە نەشاتی مێشتی ئینسانی زیاد دەکەن تەڵەبەکانمان لە مەکتەبی برسیان نابی و پڕنادەنە جبس و نۆتێلا و نەستەلە ئۆشتە خراپانە ئەو هەنجینێکە دیاری دەکرێت هەنجین بەسەن دەتانی بەیانی هەفتەی 2-3 بخوا گە سوکەری نەبیتن دەتانی چەند قلە خورمایکی بخوا ئەگەر کابرا قەڵەو نەبی سوکەری نەبیتن و نۆک و لۆبیا و نیسکمان هەیە ئەوی زۆر مهمە پرۆتین تێدا هەیە و هەروە کاربۆهیدراتی تێدا هەیە کە گوتمان ئەوش نیشاستێک کە دانەوێڵەیە ئەوەش دەتوانانی هەفتەی 2-3 بخواتن خاستە نیستی خواردنێکی زۆر بە ئیسفادی بە تایبەتی لە ئافرەتان هەفتەی 2-3 بخوات لە بەیانیان لە نێوان ئێواران نیسک دەتوانانی بخورێتن هەروە شیرمان هەیە خەڵک لای خۆمان شیری ئێمال دەکا کەی شیری دەخواتن پاژەوەی کە قەڵەو دەبی چۆک و پشتی دێشی ڤیتامین دی کەم دەبی دکتۆر دەرێ بڕۆ شیری بخۆ هەندێک کە پێ قەڵەو دەبی نەخێر هەر لە منداڵی و هەفتەی بعد 2-3 شیری بخواتن ئەوانە بەڕاستی خواردنی زۆر مهمن ئەو چۆن دەخوا مثلا هەفتەی 2 بە هێلکە و ماستی بخوا هەفتەی 2 زاران بە جیز و باوی کازۆی بخوا لەگەڵ مراکە هەنجین لەگە پارچەنانێک دەتانی بخواتن هەفتەی 2 زاریش بە جارێک نۆگیان لۆبیا یان نیسکی بخواتن هەفتەی زارش بەرداغ شیرشی بخوا لەگە پارچەنانێک لەگەڵ مثلا 2 قلە جوز دەخواتن یان لەگەڵ هەندێک باوی دەخوا و احتیادیە لەوانەی بینەرانمان بڵێن باسی چاتان نەکرد چامان هەر لەگەڵەویش لەگەڵ خواردنانەکان وڵی چاگە بە شەکر بخۆن ئەم پێم طبینێ بەڕاستی خاستنەوانەی قەڵەو دەرێن بە شەکر ناخۆم بە مێژی دەخۆم ئەو دەرەڵام بە خورمای دەخۆم وڵا دەرێ من بە قەسپی دەخۆم ئەو غەڵەتە ئەت بە خۆت قەڵەوی سوکەری تەیە ئەو شەکرێکە ناخۆی ئەوانە لە باتی دەخۆی هەندێک کە پێ قەڵەو دەبی خۆتان فێرکەن چای بەتاڵ کن چای و قاوە تامەکەی لەوەیە کەوا تاڵ بیتن کە دوو شەکرتێکە دەبتە شەربەتەشی گەرمیان دەبتە شەربەتێکی سارد ینی بەتاڵی خۆشترە با شتێکی خۆش لۆ بجێڕمەوە لۆ بینەرانیشمان من ماوەی خۆم فێر کردو و چای تاڵ بخۆم وڵی چای تاڵ زۆر ناخۆشەکە تۆ بازم لۆ جەناوە دەڕاتبی برادرێک ئامۆژگاری کردم وتی کاکە چایەکەی بە تاڵی مەخۆ تۆزێک حامزی تێ بکە ئەو جەبی خۆ لە پاشی تۆزە حامزم تێگر چایەکەم پارێک هەفتە چام لەبەر دڵی کەت بوو تاڵی زۆر ناخۆشە بڕاتەبی نانا باوەڕکە فێربی ئێستا خەڵک جان لە ئێمە هەیە مەسەن بە هەفتە فێر بووە ئەم بخۆم بە ڕۆژان فێر مەسە 10 ساڵ چای بەتاڵ دەخۆم کە چای تاڵ فێر بووی چای بە شەکر بدەنێ یان دڵ هەردەستیان دەڕشێەوە ئەوەندە پێ ناخۆشە چای قاو بەتاڵی خۆشە باشە چازیانی هەیە لە بۆ بەڵێ هەموو خواردنێک هەموو خواردنێک ئەگە ئیسراف تێدا بکە زیانێ چای ئەگە زۆر ڕۆمبی زۆر تۆغبی زۆر ڕەشبی زۆر کوڵابی تەبا لە دوای نان بخۆی مادەی حەدی لە لەش ئینسانی کەم دەکا و هەروە ئەگەر زۆر گەرمبی عەزەتی معدەیەدا لەوانێت تووشی قورحە و بریندابوونی معدەی دەکاتن و زۆر جاریشێت چایە ئەگەر زۆر بخۆی زۆر تۆخ و زۆر ڕەشبی 100% تووشی قەبزی دەکات باسی ژەمینی وەڕۆ بکەین ژەمینی وەڕۆ بزەبت حەزەکەم بەو تەفسیلێ بۆمان باز بکەیت ژەمەکانی نیوەڕۆ زەمینی وەڕۆ لەگە زەمی بەیانی دەبی کاتەکەیمان سەردا بۆ دیاری بکەیت بەڵێ کاتەکەی لەگەڵ زەمی بەیانی زەمی بەیانێک کابرا تەحدیدکانی وەڕۆ تەحدید دەبێ دەی بەلایکەین بینە 5 ساعات بی 5 ساعت مثلا بەیانی 7 خواردی نیوەڕۆ دەتوانێت 12 لە بۆ 2 دانی بەیانی بخۆ ئەگەر بەیانی 7 خواردی با بکات 12 یان ساعت یەک لۆ معدەی ئینسانی بەلای کەمی 4 ساعتی دەوێت هەتا خواردنەکەی بەتاڵ دەکات بەزەم بسم بەیانی ساعت 9 بخۆم و نیوەڕانی ساعت 12 بخۆم هێشتا معدە بەتاڵ نەبووە خواردنەکەی داوێسەری پێدەن ئۆڤەرلۆد یعنی قورسکردن بۆچی دەڵێ ئەسپێک ماندی بۆ تووسی بار لێبارکەی بۆ ئەسپەکە بەخۆی ماندیە تووسی بار لێبارکە دەکەویتن معدەش عینە وایە بۆ یەکە بەیانی 7 خواردمان نیوەڕانی ساعت 12 لە بۆ یەک نانی نیوەڕۆ دەخۆین بە هەمان شێوەیە نیوەڕان نابی بە کەیفی خۆمان بخۆین ئەویش هەموو ڕۆژە نەفسی برنج و شلە و برنج و شلە و گۆشت کوردواری خۆمە وایە هەموو ڕۆژ برنجەکەی دەخوا شتەکەی دەخوا گۆشتەکەی دەخوا نانەکەی دەخوا بچی لەگەڵ دەخوا دەچم نەخواردیە گۆشتەکە ڕۆژ انگلیسکە ڕۆژێک گۆشت سوورە ئەوم پێ باشە دائیمەن خواردنی زۆر نەخۆین هەر سونەتیش وایە پێنج نەوە خواردنە تێکەڵاو نەکەین دائیمەن دوو خواردنی بخۆین مثلا ئەو ڕۆ من لە ماڵی حەزمان لە ماسیە پارچەک ماسی دەخۆم لەگە قاپێک زەڵاتەی لەگەڵ مثلا پاشن ئاوی لەگە دەخۆم دەبتە دوو خواردن مثلا هەفتەی زارێک مەتە ماسی بخۆم ئێمە یا ماسی ناخۆ یان هەموو ڕۆژێ 2 کیلۆ دەخوا ماسیش بەخۆی ئەگە هەفتەی 2 بخۆی 2 کیلۆ احتیادیە بەڵام کە 2 کیلۆ پێکڕا دەخۆی ئەوی زیانی هەیە لەبەرەوەی ماسی لەناو ئاو گەورە بووە هەندە مادەی لەناو ئاوی ئەوەندە زۆر خواردی ئەگە گۆشتەکەی زۆر بخۆی احتمال لۆ مێشک زەرەی دەبی لە مستەقبل
لەبیرچوونەوە زوو پێبوون هەفتەی زارێک مەتەن با برنج و شلەی بخواتن بەڵامێک برنجەکەی بخوا شلەکەی بخوا گۆشتەکەش بخوا نانەکەش بخوا بە بیسەکەش بخوا یعنی و دەبتە پێنج وەنیە دایما دوو بخۆی خراپ نییە محاولەش بکەین ئێستا کە دراسی یابان دەڵێ هەتە بەیانیانیش وا چاکە ئینسان سەوزە میوێ بخوا زۆر مهمە مەتە هەندێک سەوزەی ناسێک تەڕەتولەیە تورێکی ناسکە مەتەرەن ئەو شتانێکەوە هەیە لە کوردواری خۆمەت لە بەیانیانیش بڵێ نیوڕانە نێوەرە زۆر زەرورە چوە سەوزە و میوە پێتێریش دەخۆی پێ قەڵەویش نابی پڕ ڤیتامینیشە یارمەتی دەری چیە سەوزە و میوە کاکتۆر بەگشتی بۆچی پێم گوتی یەکەم زە مادەی کانزایتی دەیە ئێستا مەتەن مادەی حەدیدی دەوێ لا بیبەری هەیە مەتەن لە جەرجی هەیە لە معدەنووسی هەیە لە کەرەوزی هەیە ئەو مەتەن مادەی حەدید مادەی ڤیتامین سی دەوێت لە بیبەری کەسک هەیە مەتەن مادەی کالیسیۆم دەوێت لە کەرەوزی هەیە واتە کاکتۆرەوە نابێتە خواردنی سێم بوون باسمان کرد مەرەگە و زەڵاتە دەخواگەر سەوزەکانیشی لەگەڵ بێ نابێتە خواردنی سێم نابێتە خواردنی سێم لەبەر چیە لەبەر کالۆریەکەی زۆر کەمە پڕی ڤیتامیناتیشە وارە بە ئاسانی هەزم دەبی هاوکاری معیدە و قۆڵۆنیش دەکاتە تووشی قەبزی و تووشی غازات نەبی یعنی ئامۆژگاری بینەرەمان دەکەی لەگەڵ خواردنەکانیان بەردەوام سەوزە هەبێ بەڵێ بەڕێ من هەر سێزەم سەوزەی بخۆن بە خیاریش بە سەوزە حسابە نیوە نیە سەوزە حسابە بەڵێ ئەو دەتانی مەتەن ڕۆژێشتکە دەتانی مەتەن کوردواری خۆمەلباتی بن زۆر دڵمەی دەخۆن دوسێ دڵمەی بخۆ احتیادیە مەتەن هەفتەی دوو هەفتە سێ زارێک من تانی کفتەگیان دوو کفتێک گچکە بخواتن لە باتی برنج و ساوارەکەی کە دەیخوا مثلا گۆشت حیوان ضرورە ئینسان هەفتەی دو سێ زار بخوا بەس بە کەمی نەک بچی پێنج شش تکە و کەبای بخوا مثلا هەفتەی زارێک دوو شیشێکیان دوو شیش دەخواتن لەبەری مادەی حەدیدیدا مادەی مەگنیسیۆمی تێدا خاستن لە ئافرەتان ئەوانەی کەوا لە کاتی بێنوێژینە ئەگەر مثلا گۆشت حیوان یان سەوزەی کەم بخوا لەوانەی تووشی کەم خین دەبی مادەی حەدیدی کەم دەبی بەڵێ مەزە کوردواری خۆمان یەکسەر چای ڕەش و گەرم لە پاش نان دەخۆن یەکسەر مادەی حەدیدەکە هەم قەتع دەبی کەواتە گۆشتەکەی خواردیتی نیوەی بەلاش دەڕوە ژەمێکی ترمان هەیە کە لە ناو کوردەواری خۆش باسی کردباوە شەمی ئێوارە ژەمی ئێوارەیەوە چۆن پێناسەیەکن کاکتۆر هەیە قەتعی دەکا هەیە نایخوا هەیە کەمتر دەخوایش خواردنی جیاوازە خوا بۆ پاراستنی لاشە خۆی ئێوە کو پزیشک چۆن ئامۆژگاریمانەکەم بۆ ژەمی ئێوارە ژەمی ئێوارێ دەکەوتە سەر کاتەکەی ئەگەر هاوین بوو لەگەڵ زستان فەرقیە زستانە شەو درێژە ئەوانەی کە شەو زۆر دادەنیشەکە زەمی ئێواران نەخۆن لەوانەیە عەزیەتی مەعیدەی دەداتن بۆیە زەمێکی خەفی بخوا خراپ نییە بەڵام هاوینان کە شەو زۆر کورتە گوتمان ئینسان زوو بخەوی باشە دائما گوتمان سەعات بخەویان دەونی بخەوی خراپ نییە بۆیە هاوینان پێم چاکە ئەگەر بکرێ عسران کە لە دەوام دێتەوە بەتایبەت مۆزەف و قوتابیەکان زەمەکی باش بخۆن سەعات 3 4 یان 5 ئەو کاتە دەتان ئێوارە هیچ نەخۆن زۆر سەحەتیان خۆشتر دەبێت تەنها ئای بخۆن مەتەن دواتان خیاری بخۆن تەرۆزی بخۆن مەتەن خاسی بخۆن یا مەتەن میوەکی خەفی بخۆن پێش سەعات 9 ئەوە بەڕاستی زەمێکی زۆر ئێستا لە ئەوروپای وا دەکەن زەمی بەیانیان دەخۆن خواردنیش باش دەخۆن بەیانیان 8 ساعت خۆ ئیش دەکات تا ساعت 3 کاتی کە دێتەوە ساعت 5 نانی مەغریب دەخوا شەوان هیچ ناخۆن باشە چەند ساعت پێش خەوتن پێویستە خواردن لە ماعیدەمان قڵاکەی وڵڵە بەلای کەمی 3 ساعت و 4 ساعتی دەوێت وەک باسم کرد مەعیدە بەلای کەمی ئەگەر بە هێواشی ئیش بکاتن ئەو مەعیدەیە 3 ساعتی دەوێتە خواردنەکەی بەتاڵ دەکات دەیباتە ڕیخەلۆک و دواز دەگرێ زۆر جا خواردنەکە قورس بیتە مەتەن گۆشت حیوان بی یا مەتەن سەر و پێ ئەوشتانە خەڵک دەیخوا کفتە و دۆڵمە بی ئەحتمال 4 ساعتی دەوێت بۆیە دائما ئەمە پێمان چاکە لە پاش ساعت 9 شەو لە غەیری خواردنی سوک کوپەی زەڵاتێک یان دوسێ خیار تەرۆزی تەمە خێش پێدانەکە باشەتە توش زەخت و شتانی کاکتۆرەوە خواردنی وەکو پاقلەمەنی ئیتر برنج و گۆشتوانە دیاری ناکەم بۆ نانی ئێوارە هیچکە وڵڵای پێمان باش نییە خاستن گۆشتی سۆر برنج و شلەوانە قورسن ئێواران دەتوانی مەتەلەن پارچە سینگەشی بخوا ئەز بە دوو شتکەی دەخوا مەتەنەن یان لە خۆی بە کوڵایی دەخوا لەگە قاپێک زەڵاتەی گچکە احتیادیە یان پارچە ماسێک بخوا بە قەدەر ناو لە پێی خۆی تقریبا دەکات 100 غرامێک 150 غرام دەکات مشکلێ نییە دەتوانی قاپێک ماست بخوا لەگە پارچە پەنیرێکی خەفیف لەگە چایەکی ڕۆن دەتوانی ئێوارە چەند قاپێک سوپی بخواتن سوپ دەتوانین لە خۆی مەتەنەن کوارجی تێکاتن هەندێک مەتەن هەندێک قەرنابێت شتوا تێکات دەتوانین هەندێک سینگە مشکی تێکات احتیادیە دەتوانی قاپێک نسکێنێکی خەفیف بخوا گەر مەعیدەی نایشی چکە هەیە بنیسک مەعیدەی دەشتێتەوە شەوان باش نییە دەتوانی ئێوارەی چەند مەتەن قەرنابین برۆکلی ئەو خواردنانەی برن کە سەوزن بکوڵێنی بەس بە کوڵایی بخوا یان لە ڕوون سۆر نەکاتەوە نێکاتە سۆر نەکات لە ڕوون دەتوانی بخوا دکتۆر بە کورتی خرچەندە دوو دەقەم مایە زیانەکانی فاسفوتم بۆ باسکە بۆ نەو کەسانی کە ئێواران بانجی فاسفوتی دەکەن ئێستاەوە ناسان بۆ بە دلیڤەریش کاک دۆر دێتە ماڵ جوڵەکەش نەما زیانی هەیە فاسفوت فاسفوت تەوان ئەزیزامە بەسمان لە فەو هەمبەرگر و شاورمە ئەو جۆرە خواردنانەیە باوەڕکە ئەگەر زەمی ئێوارێژ نەبی نیوڕانش بێ هەزەرەری هەیە ئەو خواردنانە بەڕاستی کالۆریەکان فولفولای ینی بێتامە ئێستا یان سندویچ لە فەی وایە ئەحتمال دەکات 1000 کالۆری یەک دانێ
1000 کالۆری بەگاڵتە سەرف ناکرێتن لە فێش فەلافل جاروەیە کاکتۆر ینی چەند فەلافل 150 کالۆریە 150 سەمونەکە 150 فەلافلەکەت بەلایکەمی ئەگەر زۆر لە ناڕوون شێرکراوەوە ئەگەر فەلافلەکەت دوسێ دانەی تێکا احتمال دەگاتە 300ش ماعیدە چەندی پێویستە تاوەکەوەی حەلکە کاکتۆر ینی معدە 300 کالۆری تقریبا برن بەڕیازە ئێستا گە لەسەر جیهازی بە هێواشی بڕۆی بە 1 ساعتی 100 کالۆری سەرفەکەی یان یەک فەلافلی بخۆی 3 ساعت لەسەر جیهاز غار بدەیت یەک لە فێ فەلافل یان ساعتە 10 دقیقە تۆپانێ بکەیت ئەتە بەگشتیەوە ئامۆژگاری خەڵکەکان دوورکەوتوە نوعان خواردنانی فاست خواردنەکە لەناو ڕۆنەکەی زۆر ئەوە دەبی سۆر دەکرێتەوە ڕۆنیش لە ڕوتب بیەوە هەر ڕۆنێک بیتن ئەگەر زۆر ئەسلی بی هەتا زەیتی زەیتون بیتن یعنی زەیتی حیوانی قەدیم بی ئەو ڕۆنەکە لە بەیانیەوە لە بۆ ئێوارێ زۆر سۆر کراوەسی دەبتە مادەی سەرەتانی لۆ ئێستا زمانی قەدیم لە لای خۆمان سەرەتانی قۆڵۆن و مەعیدەکەم بوو ئەمە لە هەفتەیەکان لە کولێ دەماخین دەگوت لە ئەوروپای زۆر چکە فاست فود لەو کاتی هەبوو لای خۆمان نەبوو ئەمە سەرەتانی قۆڵۆن لە کولێ نەمدیتی ئەبەدەن هەتا نەخۆش قۆڵۆنیش کەم بوو بەڵام ئێستا لای خۆمان زۆر بووە لەبەر فاست فود زۆر بووە ئەو زۆر خواردنانە بخۆ دەزانی زاریوە خاوێنیش نییە زاوێ توش نەخۆش ڤایرۆس دەکات زاوێ توش نەخۆش کەبەدی ڤایرۆسی دەکات کە خواردنەکە خاوێن نەبی زاوێ تووشی گرانەتات دەکات ئەوانە هەمووی زەرر ئەو ئێواران بیخۆی کە حەزم نابی و وزەکەشی زۆرە بۆیە منداڵەکانمان ڕاستی زۆربیان ئێستا لە مەکتەبێ زیرەک نینە زۆربیان توش نەخۆش خەڵەی بوونە ینی باوەڕ کە ئێستا منداڵ دێتە لای من 9 ساڵە 9 کیلۆیە هەمە 10 ساڵ 108 کیلۆیە هەموو سەبەکەی سەبە ئەو فاسفوتەیەکە ئەو خەڵکە دەیخوا هەڵە قەنیڕانان بیخۆ منداڵەکە دەستە مەکتەبێ برسی نابی ئیش دەکە حرەکەی دەکە نەک شەو بیدەیە دوارە سە بخەویتن و تووشی زۆرها نەخۆشی دەستە خۆش بێ کاکتۆر زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ زان و خۆشەویستان بۆ هیوایم کە گفتوگۆکەمان ببێتە جێگای ڕەزامەندی ئێوە و هاوکات زیاتر لەوە ببێتە جێگای سوود و ڕەزامەندیەوە بۆی کە هەموو لایەک تەندروستیەکی باشیان هەبێ و خواردنەکانمان بە جۆرێک ڕێک بخەین کە ئیتر قەڵەو نەبین و هەم جوان بین و لاشەشمان ڕێک بێ ئەزان خۆشویستان دەستکەم ڕێمە لای هاوکارانم لە ستۆدیۆی ناوەند کاک جەلالوان زۆر سپاس بۆ هاوکارمان عیمرانەمی سپاس بۆ میوانە بەڕێزەکەشت بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ناوڕێکمانەیە و دێنەوە لاتان بەڵازیزان دووبارە سڵاوتان لەبێت تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر گرفتە تەندروستیەکانی پارێزگای هەڵابجا دیارە دەمێکە پارێزگای هەڵابجا بە چەندین گرفتی جۆرا و جۆری لا کەرتی تەندروستیەوە دەناڵێنێت بەڵام تا ئێستا نەتوانراوەم گرفتانە بۆ چارەسەر بکرێت لە خولی پێشووی یا لە کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان دووجار وەزیری تەندروستی سەردانی و پارێزگایی کرد بە مەبەستی چارەسەرکردنی گرفتەکان بەڵام تا ئێستا ئەوەی کە دەبینرێت فەوزایەک و هەڵایەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر گرفتەکانی تەندروستی لە هەڵەبجە نراوەتەوە بەڵام تا ئێستا لیژنەیەکی تایبەتمەند نەهاتووە کە ئەنجامەکان بە بێلایەن ڕابگەێنێت کە لایەنی بەڕێوەبەرایەتی تەندروستی پێیان وایە کە ئەمە هەمووی چاواشەکاری و گرفتێک نییە ئەوانەشی کە ناڕازین بە کەرتەکە باوەڕیان وایە بەڵە هەڵەبجە بەدەست چەندین گرفتی تەندروستیەوە دەناڵێنێت بۆی کە بزانین ئایا گرفتە تەندروستیەکانی هەڵەبجە چین لە واقعدا بۆچی بەگشتی هاوڵاتیانیش لێی بێدەنگن لە هەڵەبجەوە میوانێکمان دەبێت بەڕێز کاک یەقبال غەفار چالاکی مەدەنیمان لەگەڵا کاک یەقبال سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش ئایا جەنابەت باوەڕت بەوە هەیە کە لە هەڵەبجەدا گرفتی تەندروستیمان هەیە؟ سڵاو لە بەڕێستان سوپاس بۆ ڕێخستنی ئەم دیمانەیە وەڵای من هەر حەزەکەم سەرەتا پێشەوەی باسی کەرتی تەندروستی بکەم حەزەکەم پێتان بڵێم ئێوە لە وڵاتێکە ئاژین کە وڵات دەبێت بە سیستەم بژی و پلانی هەبێ بەداخەوەی من لە وڵاتێکە ئاژین نە سیستمی هەیە ئەو سیستمەش هەیە سیستمێکی حیزبی باڵادەستە و پلانیش لە باتی پلانیشا پیلانمان هەیە ئەگە بەڕاستی بین باسی کەرتی تەندروستی بکەین ئێمە شەخصەکان لە کەرتی تەندروستیە هەر شەخصێک بێ ئەگە پلانی استراتیجیمان هەبێ ئەگە بە سیستەم کار بکە هەر ئەو شخصی کە ئیسا کە کەرتی تەندروستی بەڕێوە بالوانەی بێتە چاکترین کەسێک لە بوارەکەی خۆیدا بەڵام کێشەکانمان ئەوەیە دڵنیاتانەکەمەوە شوێنەکانی تریش کێشەی تەندروستیان هەیە پێم وانییە بەستەنە هەڵەبجە بێ بەڵام بەداخەوە نازانم ینی هەڵەبجە جوانیەکانی زۆرن کەناڵەکانی ڕاگەیاندن ببوورن کەەوە ئاڵێم جوانیەکان زۆر کەمتر پیشانیان هەتاوکو کێشەکان بەڵام کێشەی تەندروستی حەقی خۆیەتی هەرچۆنێک بێ لەبەرەوەی ژیانی ئەو خەڵکەی پێوە پابەندە بەڵام من پێم خۆشە بەڕاستی ئەمە بە شێوەیەکی چەلەحانەی حەل نەکرێ بەڵام بەداخەوە لەگەڵ چیاوە ئاڵی ئەبێ
وەکو جەنابتان فەرمووتان ئەبێ وەزارەتی تەندروستی کە معنیە بەو شتە دەبوو ئەو یەکسەر بەبێ ئەوەی کە ڕاگەاندنەکانەوە بکەن خۆی زووباتایەتە سەرخەت. بەڵام دیسان لێرەشە من ئەسەفێکی ترم هەیە کە هەڵەبجە بەڕاستی ئەوەی کە ئەڵێن سمبولی قوربانیدانە و نازانم چی ئەوانە هیچی هەموو شعاراتن. هەڵەبجە بە هەموو معنایە پەراوێز خراوە، هەڵەبجە بە هەموو ویژدانێکەوە چۆن دەڵێ ئەوی ویژدانی هەبێ دەزانێت شارێکی پەراوێز خراوە لە هەموو ڕوویەکەوە. ئەگەر بچینەوە بوارەکانی تەندروستی بەڕاستی لە کرۆنادا هەڵەبجە ئاخر شوێن بوو کە هاندانێکیان بۆ سەرف کرد، ئەویش هەر دیسان لە ڕێگەی ئۆرگانی حیزبیەوە بوو نەک لە ڕێگەی ئۆرگانی حکومیەوە. بۆیە ئەم کێشانە من دڵنیان بەردەوامە بن بە گۆڕینی ئەحمەد و مەحموود چارەسەر ناکرێ. من دەڵێم ئەگەر بە گۆڕینی ئەحمەد و مەحموود بووە هەل ئێسەوە من یەکەم کەس دەستم پێ کرد بە ڕێپێوان بە خۆپیشاندان بە هەر شتێک بووە هەتاوەکو سینمانە گۆڕی بە سات. بەڵام من دڵنیام هەتاوەکو سیستمێکی جوانی یاسایی و حکومی پەیڕەوی کارەکان نەکە هەتا سیستماتیک و پلان حیزب بێ لەمە چاکتر نابێ بەڵکو لەوەیە چە خراپتریش بێ. لەبەرەوەی هەموو سێکتەرەکان ئێستا کە تۆ یەکێک لەوانەی کە گلەی لێکرێت دەرمانەکان بەدەست کەسە باڵەکانی حیزبیەوەن کۆمپانیاکان کەسێک کە دائنرێ لە شوێن و پێگەیەکی تەندروستیە لەوانەیەش فەقیرە یعنی وەکو من و تۆ تەسحیە بێک زەحیەیەک بێ بە ئیلزامەوە ئەو دەرمانەی بەسەردا ساق بکرێتەوە بە ئیلزامەوە ئەو بڕەپارەی بۆ دیاری بکرێ ئەگەر نەیکا لە پێگەکەی خۆی لایەبن. جا بۆیە بەڕاستی من ئەسلی قەزیەکە و بابەتەکە ئەوەیە کە حکوومەتەکەمان حکوومەتێکی سیستماتیک نییە بەڵکو لە نەک بە یەک پارچەیش بەڵکو بە دوو پارچەیش بە دوو زۆنگ دەسەڵاتی حیزبیە نەک سیستمی حکومی. زۆر باشە کاگیڕوە تەبان وەکۆ تاماژت پێکرد دەبێ ئێمە و هەموو کەسێکیش جوانیەکانی ئەو شارەیە هەر شوێنێکی تر هەیە بیبینین بە تایبەت کاتێکیش لە دوای کۆڕۆنا دێنە سەرباسی گرفتە تەندروستیەکان دەبێ هەموو جارێک ئەو دوو دکتۆرە بە ڕێزەی کۆڕۆنا دکتۆر محەممەد سوبحان و دکتۆر جیهاد وەکو سمبولێک وەکو کەسانێکی تایبەت سپاس و پێزانینیان هەمیشە هەمان بێ بۆیان هەموو لایەک لەبەرەوەی کە هەموو لایەکمان و خەڵکی هەڵەبجەش باش دەزانن کە بۆ نمونە دوو دکتۆرە بە ڕێزە چە خزمەتێکیان کرد و لەگەڵ هاوکارەکانی تریشیان لە ناو نەخۆشخانەی تایبەتی کۆڕۆنا. بەڵام کاک ئیقباڵ گرفتەکانی تەندروستی ئەو کاتەشی کە خۆم ڕۆژنامەنووس بووم لەوێ هەبوون ئایا ئەم گرفتانە ئێستا بۆچی وایان لێ هاتووە ڕاستە نەبوونی سیستماتیکە لە ئەسڵا لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە هیچ جۆرە سیستەمێک پێ ڕۆناکە بەڵام بۆچی ئێستا وا بە هەڵەبجە دەکرێت هەموو هەرێمی کوردستان لەسەر گرفتە تەندروستیەکانی هەڵەبجە بووەتە دوو بەشەوە ئایا بۆ نمونە دکتۆرە باخان ڕاست دەکا یا بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ناشکرێ هەموو گرفتە تەندروستیەکان لەم لاوە بۆ دکتۆرە باخانیان بۆ ڕاستکەینەوە لە بەرەوەی 10 ساڵە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و هەندێک دکتۆری بەڕێزی دیکە ناڕازی بوون دەنگی ناڕزایی خۆیان بەرز کردوێتەوە لەسەر ئەو گرفتانەی کە لەوێ هەبوون کەواتە گەر وەکو چالاکێکی مەدەنی لێت بپرسین ئەم گرفت و ئەم هەڵایە کە نراوەتەوە چییە؟ بەڵێ من عەرزی جەنابتم کرد زۆر جار دەکرێت من بڵێم کێشە نییە کێشە هەیە و کێشەشمان زۆرە لە کەرتی تەندروستیە بەڵام عەرزم کردی کێشەکان لە سین و ساد شەخصەکان نییە کە دانراون لە پێگەکەی خۆیانە ئەبێ ئێمەوە بزانین لەبەرەوەی ئێمە ئەگەر تەماشاک سێکە هەڵەبجە بە عام پەراوێز خراوە کەرتی تەندروستیش کردێکی گرنگە کە پەراوێز خراوە لەو بوارەدا بۆیە بەڕاستی من ئێستا بە نمونەیەک حەز دەکەم بەڕاستی ڕوونی کەمەوە بۆ جەنابتان ئەڵێ مەلای مەشهور دانیشتووە و دوو کەسیان سکاڵای خۆیانەکەن بە یەکەمیان ئەڵێ ڕاستەکەی دووەمیش هەمان کێشەیە لەگەڵ یەکەمە ئەڵێ تۆش ڕاستەکەی کوڕەکەی ئەڵێ باوکە گیان هەردووکیان یەک کێشە هەبوو هەردووکیان داوایان لەسەر یەکتری بوو تۆ وتە بە هەردووکیان وتە ڕاستەکەی ئەویتی کوڕم وەڵای تۆش ڕاستەکەی وەڵی کاکە دکتۆرە باخان ڕاستەکات ئەو بەڕێزەش لەوانەیە بە ئەندازەیەکی خۆی ڕاست بکە ئێمە کێشەکان لەوەیە ئەگەر وەزارەتی تەندروستی تەدەخولی بکردایە بەڕاستی کێشەکە بۆ شێوازە نەبوو بێتە چەلەحانەی دوولایەن دوو دکتۆرە بەڕاستی و گەورەترینی گەرانی لە ئێمەش دروست کردووەوە ئەوە زۆر زەعیفی دەسەڵات ئەنوێنێ دەبوو ئەو خوشکە بەڕێزە کە لە تیڤەکان قسەی کردو ئەوی هانی پێکرابوو لە سلێمانی لەلایەن دەستگای ئەمنیەوە یەکسەر دەسەڵاتی زۆنگی سەوس بە خێرایی باتایەتە سەر خەت ئەوە قسەی لەگەڵ بکردایە نەچوایە بۆ هەولێر بەڕاستی من وەکو عەشرەتگەرایەتیەتە پێش چاوم زۆر عیبەیە بۆ ئێمە کەسێک تەنگەتاو بکرێت لە سلێمانی و بڕوا بۆ هەولێر چارەسەر لێوە وەرگێ یان ئەوەتانە بچی ئەمنیەتی لێ بپارێزرێ ئەمە خۆی لە خۆیان دوو ئیدارەی خۆی لە خۆیان حیاچون و ئابروچوونێکی دەسەڵاتە بەڕاستی من دەڵێم دکتۆرە باخان لە کۆمەڵێشتا لەوانەیە حەقی پێبێ بەڵام حەق زۆر جار
دەبێت شێوازی ئەداکردنەکەی چۆن ئەدای ئەەکەی چۆن داوای مافەکەی خۆتەکەی لە لای من ئەو شێوازانە لەوانەیە تا کەسێکی تر جیاواز بێ بەڕاستی هەردووکیانە من ئێستا وەکو خۆم بە هەردووکیانەوە هەڵەبجەیان ناشیرین کرد یعنی لە سەروی هەمووشانە وەزارەتی تەندروستی حەزەکەم جەنابی کاک دکتۆر سامان وەکو برایەکی بەڕێز وەکو برایەکی خۆشەویست کە هەر لە سەرەتای دەست بەکاربوونەوە پێم وابێ ئەگەر یەکەم کەس نەبوو من دووەم کەس نەبووە پیرۆزباییم لێ کردو ئەم سەوتە و ئەم دەنگەی منی پێ بگات بەڕاستی عیبەیە بە وەزیری تەندروستی دەبووە یەکەم کەس تەدەخلی و قەزیب کردایە و لیژنەی دروست کردایە بۆیە بەڕاستی ئێستش درەنگ نەبووە کەرتی تەندروستی هەڵەبجە لە هەر لە سەرەتاوە تاو کێسە گرفتی هەیە بۆ و گرفتیشی هەیە یعنی لە هەموو شتەکان ئەگەر سیرکەن کەرتی تەندروستی هەڵەبجە ئێستش حسابی قەزایەکی بۆکرێ حسابی شارێکی بچووکی بۆکرێ ئەو دکتۆرانە کە دێن دەڵێ چۆن دەڵێ بە میوانی دێن دوایی کامیان پێویستە یەکسەر ئەیبەنەوە بۆ سلێمانی ئەمە قەزیەکە عەرزم کردن بە سینوسات چارەسەر ناکرێت دەسەڵاتێکی باڵا هەیە لە کاتێکا بەڕێوەبەری گشتیەگە بڕیار دەرکا بە دکتۆرێکە نەقڵ نەبێت لەسەرەوە لە وەزارەتەوە یەکسەر نەقڵ بکرێ پێم ناڵێن دەسەڵاتی بەڕێوەبەری و کاتە گشتی چییە بێ یان یەکە ئیداریەکانی ناوچەکە چییە بێ بۆیە گرفتەکان یەکلایەنە نییە هەر کەسە بە ئەندازەی خۆی پشکی خۆی بەرەکەوێ هیچ کەسێکیش بێ پشک نییە لەم بوارەدا یعنی تەنانەت هاوڵاتیانیش ئەگەر بێدەنگ من لە هەندێک کاتدا ئەوانش پشکی خۆیان بەرەکەوێ بەڵام پشتی گەورە بەر حکوومەت و وەزارەتی تەندروستی و ئیدارە بەرەکەوێ من لێرەدا ڕووەکەمە ئیدارەی تەندروستی هەڵەبجە لە حاڵەتێک ئەگەر شتێکی ویست و بۆی نەکرا نازام ئەو کورسی دەسەڵاتە پێم وانە ئینسان جوانکە بەداخەوە هەندێک جار لەوانەیە بە جوانی بچیتە شوێنەکە زۆر بە ناشرینی تێدا دەربچی بۆیە ئەوەندە پێگە و شوێنەکانی خۆیان بە گەورە نەزانن لە بەرچاوی جەماوەری خۆیان ڕووی خۆیان سوورکەن بڵێ من داوای ئەو شتانەم کرد کەرتی تەندروستی ئەم فەراغانەی تیا بوو بەداخەوە نایەن بەدەنگمەوە ئەوە من بە ڕووسوری و بە سەربارزانە وازم لە پۆستەکەی خۆم هێنا بەڕاستی ئەگەر یەک دوو بەڕێزوا بکەن ئەو کاتە خەڵکەکەش هیچ کاتانەوتەشەر لە ئیداری خۆجەیی پارێزگاکە نادا بەڵام بەداخەوە ئێمە کاتێک ڕووەکەینە ئیداری خۆجەیی ناوچەکەمان کە ئەچنە سەر کورسیەکە ئەڵێ ئیتر ئەمە یعنی نابێگەل لەسەر ئەم کورسیە لا بچن ئیتر ژیانیانەکەوێتە خەتەرەوە ژیانیان نامێنێ بژێوی ژیانیان لەدەستەدەن ئێستەش نەمان بینی کەسێک بە ڕووسوریەوە بڵێکا کە ئەو کورسەکەی من و پێویستم پێ نییە فەرم و حیزب فەرم و دەسەڵات من ئەم پێگەیم بە ڕووسوری بە سەربەرزیەوەوێ ئەوە گەورەترین گرفتە لە وڵاتی ئێمە کاگێباڵ ڕوونکردنەوەکانت زۆر جوانە بەڵام بابەتێک هەیە لێرە کە دەڵێن گرفتەکانی کەرتی تەندروستی پارێزگای هەڵەبجە واتە گرفتەکان ئۆکەی دەزانین حکوومەت سەر تاپای سێکتەرەکانی هەرێمی کوردستانی خستۆتە ژێر نیشانەی پرسیاری لەسەر دروستکردن گرفتیان هەیە لەبەرەوەی ڕاستۆخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانی هەڵەبجەی شەیدەوە هەیە ئێستاکە هاوڵاتیانێکی زۆر وە بە دڵنیاییەوە بە ڕێزیشت ئاگاداری کە قەلق دەبن هەواڵێک بڵاو دەبێتەوە ئەترسن لەوەی پێشتر چوو بێتنەوە نەخۆشخانە یان لە دوای لە داهاتووە بچنەوێ لە دەرمان لە مامەڵەی دکتۆر پزیشکە بەڕێزەکان یانی گرفتەکە لێرەیە ئەگەر بەڕاستی گرفتەکان هەن گرفتەکان چین هەڵەبجە گرفتی لە کەمی بینا هەیە ینی خەستەخانەکان بینایان نییە مەواد لەوێ نییە دکتۆرە بەڕێزەکان کەمن حکوومەت بەدەمی نایە چکە هەستەکەم تەندروستی هەڵەبجە بینایەکی زۆری هەبێت یعنی ستافی کەمە دەرمانی کەمە لە ڕووی مادیەوە سەپۆرت ناکرێ یاخود ئەمە شەڕی نێو باڵباڵێنی سین و سادەکانە لە کۆتایە هاوڵاتیان لە ڕووی دەرونیەوە نیگەرانە بن قەلق دەبن گرفتیان بۆ دروستەبێ و وەک بەڕێزیش باشکرد ئەو شارە جوانەی هەڵەبجە و ئەحمە موختاجاف بێتە شوێنی چەلەحانەی ڕاز و دروستی کۆمەڵێک بوختان و کۆمەڵێک بابەتی کە ڕوون نین بڵێ بەڕاستی من عەرزی جەنابەت بکەم خۆی ئەگەر کێشە نەبێ قسەشی لەسەر ناکرێ بە دڵنیاییەوە کێشە و گرفتی تەندروستیمان هەیە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی دەرمانەوە هەمانە بەڵام ئەوەی نیمانە لێرە لە ڕووی بیناوە بینایەکی زۆری تەندروستیمان هەیە خۆزگە بە خۆزگە بۆ ساڵانەی پارکە یەک نەخۆشخانە هەبوو خەڵکی لە وڵاتی دەرەوەی ئێلانی شەواتن بۆ لێرە چارەسەریان وەرەگرت ئێمە یەک نەخۆشخانەمان هەبوو لە نەوەدەکانە چەندین دکتۆری فەحل و باشی تێدا بوو دکتۆری تێدا بوو ینی تەسەور ناکە چوە گوندەکان عملیاتیە کرد بەڵام بەداخەوەیسە بینایەکی زۆرمان هەیە و بە پێچەوانەی نەوەدەکانەوە ینی دکتۆری کەمی لێ دکتۆری مختصی لێ نییە من سوپاسی هەندێک لەو دکتۆرە بەڕێزانەکەم کە لێرەن و ئەتوانن خزمەت بکەن بەڵام بەداخەوە هەر دکتۆرە بتوانێت خزمەت بکە لەم شارە نامێنێتەوە ئیلا کەمێکیان نەبێت و جەنابتان باستان کردن بۆیە لێرەوە من عرضم کردی کێشەکە هەیە ئەگەر کێشەکە نەبێ کەس قسە لەسەر کێشە ئەکرێ بەڵام چۆنیەتی ئەداکردنی کێشەکە بەداخەوە
دیسان دووبارە ئەوەش دابش بێتەوە بەسەر محاسسەی حیزبیە هەر تەنها ناڵێن لە بینی زۆنگی سەوز و زەردیشە بەڵکو لەناو هەر زۆنگەکەی خۆشمانە باڵباڵێن هەیە ینی ئەم ئەوە باڵەکەی ئەو بشکێنەوە بە ئەوێ باڵەکەی ئەو بشکێنێ ئەوەش دیسان گرفتێکی ترە تەنها خۆ ماڵوێرانیەکە لە دوو ئیدارەیەکان نییە لە دوو لایەنەکان نییە لە ناو لایەنێکا کێشە هەیە لەسەر دەساڵاتەکان بۆی ئەمە وای کردووەگە کێشەیەک بێ بە شێوازە جوانەکەی خۆی ئەدا نەکرێ پەیامەکە وەکو خۆی نەگەیەنرێ بەڵکو خۆمان کردواتەنی مێشەگەکرێ بە گامێشێک یان ئەوەتە جاری وا هەیە حەقەکە بە شێوازێک ئەگەیەنرێت ئەبێتە ناحەقی بۆ نمونە ئەو ڤیددیۆی دوێنە بڵاو کرایەوە بەڕاستی جێی نیگەرانێکی زۆر گەورە بوو چونکە واقعەکە ڕوویدا بڵێ ڕووی نەداوە دکتۆر لێوێن نەبووە بەڵام واژ نەبووە کاکە لەسەر مانشێتەکان بنووسرێت تەنها پۆلیس هەبوو بەدەم نەخۆشەکەەوە بچێ بە ویژدانەوە سەری ڤیددیۆکان بکە دوای دکتۆری مقیمی لێ بووە کارمەندی لێ بووە ینی وڵاتی ئێمە گرفتەکەمان لەوایە کە کێشەیەک ئەبێ هەموو جوانەکانی زەربی سفرەکەین ناین بە ئەندازەی خۆی بە ئەندازی کێشەکە باسی گرفتەکە بکەین ئەمە لێرە ئەمە ئەوە زیاتر ئەوەی دروست کردووە بەڵام دویسان دووبارەیەکەمەوە گرفتی دەسەڵات و حیزبی وای کردووە بەڕاستی سێکتەری تەندروستی بە دەرەجەیەک لەم شارە بە تەواوەتی چۆنەڵی شکست پێ هێناوە یعنی ئەگەر ئەو جوانیانەشی تیاابێ خەڵکی خەریکە جوانەکانی ژنابینە یینامە کۆمەڵەوەکو جەناوت فەرمووت ئەو دکتۆرە بەڕێزانەی لە نەخۆشخانەی وەفا و کرۆنا زائدەن ئەو برا بەڕێزانەی لە چواردەوریان بوون زائدەن ئێمە دکتۆری بەڕێزمان هەبووە لە فریاکەوتن بەڕاستی چەندین دکتۆرمان هەبووە جێگە ڕێز و تەقدیرن کە لە کاتی خۆشیانە نەبووە لە کاتی داوامان نەبووە داوامیان کردووە لە کاتی بایکۆ تا داوامیان کردووە من نامێ ناوی هەمویان بەرم چەندین دکتۆری بەڕێزە بۆ ماندوو بوون بەڵام لە پاڵ ناشیرینی و چۆن دەڵی سلبیاتە زۆرەکە ئەم جوانیانەش هەموو شاراونەتەوە بۆیە من لێرەوە دیسان ڕووەکەمە ئیداری خۆجەی هەڵەبجە بە دەرەجەی یەک چکە پێش حکوومەت ئیداری خۆجەیە دوای کەرتی تەندروستی بە زووترین کات بەڕاستی ئەم شارە چیتر نەبێتە قوربانی باڵباڵێن چیتر نەبێتە قوربانی حیزبایەتی ئەوەی پێیان دەکرێت وەکو ویژدان وەکو ئینساف کە ئەم شارە چیتر بەرگە ئەو هەموو ناسۆر و ژانە ناگرێ ئەم شارە بەڕاستی جێ ئەوەیە کە بێتە سمبولێکی جوانی لە هەموو ڕوویەکەوە نەک لە تیڤەکانەوە هەڵەبجە بێتەمان شێتێکی ناشیرینی بۆیە من لێرە دووبارەی دەکەمە دەڵێم بەڵێ کێشەمان هەیە لە کەرتی تەندروستیا من خۆم بۆ خۆم نمونەت بۆ ئەهێنمەوە لە سەعات 1:30 باوکم خوعفیکە جەڵدەلیدا و بردمە خەستخانە دەرزیەکیان بۆ هێنا ینی ناوی کارمەندەکان من ناڵێم وەکو ئەدەب و احترامێک ڕاگری یەکەم دەرزیەکیان بۆ ناگە دەرزەکان لێ نەیە بردە دەقەیەک یەکسەر باوکم ئەمرد ینی ئەو دەرزیە بە هیچ شێوازێک من مامۆسا بووم پێم زانی ینی معقولە معاون طبیەک بەوە نەزانێ بۆیە ئەم بەڵە گرفتمان هەیە بە دڵنیاییەوە چەندین خەلەلی تریش ڕوویداوە هەر لە خێزانەکەی خۆمدا گەشتونەتە ئاستی مردن دوایی بە داوایەکی لە بردننی بچووکەوە ینی ویستیانە شتەکە پەردەپۆشکەن بە دەرزی هەڵە بەڵام بەڕاستی ئەمە ناکرێت جوانیەکانیش فەرامۆشکەین بەڵام نابێ ئەمەش فەرامۆشکەین چونکە گیانی ئەمیسانی بەدەستە بەڵێ خەلەلمان هەیە کەم و کوڕیمان هەیە لە هەموو ڕوویەکەوە بەڵام منەڵم کەم و کوڕیەکان تەنها سێکتەری تەندروستی هەڵەبجە نییە بەڵکو ئەبێ پاڕیتەوە بۆ ئەمپڵانسەکە بینێرم بۆ هەڵەبجە ئەبێ پاڕیتەوە کە لە کاتی کرۆنا کە مەفروزە حکوومەت خۆی بێ وەکو باوکێکی خەمخۆر نەک دوایەوە کە کرۆنا خەریکە کۆتایی پێ بوجەیەک بۆ هەموو کەرتی تەندروستی نەک بۆ کرۆنا ئەو بە ڕێزانە هەموو بە خۆبەخشی بەڕاستی بە ماندوون و ڕەنجی سەرشانی خۆیان زۆر بەیان ئەرکیان کێشا ئەو سومبلێ جوانیان بۆ هەڵەبجە ئەو مێژوە جوانیان لە کاتی کرۆنا نەخشان بۆیە بەڵێ کەرتی تەندروستی هەڵەبجە من ناڵێم لە ڕووی بیناو هیچ عیبێکی نییە بەڵێ لە ڕووی ئامێرەوە ینی معقولە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی کاتێک دوو جار افتتاح بکرێ ئێستا بڵێ وەڵا ئامێرەکانی ئەمەم قسەیەکی واقعیە بۆ جەنابتانی یەکەم بە منەڵێ وەڵا ئامێرەکانی تازە بە کەڵک نان مۆدلیان بەسەر چووە ئێکا خودت چۆن شتی وابێ ینی تۆ دوو جار افتتاحی نەخۆشخانەیە بکەی ئێستا دوای دوو افتتاحەکە بە من بڵێ وەڵا ئامێرەکانی تازە مۆدلیان بەسەر چوو ئێستا سوودی لێ نابینرێ ئەمە کارەساتە لە وڵاتە ڕووەدا ئەمە هەموو بێسەروبەریە ئەو هەموو ملیۆنە دۆلارە لەسەر نەخۆشخانەی بەرکەوتانی چەکی کیمیایی خورا ئێستش بڕۆ ئەوەی لە هەموو شتێکەچێت لە نەخۆشخانەیەکی نمونەیی ناچێ لەگەڵ ڕێزم بۆ ئیدارەکە کە ئیدارێکی باش و خەڵکانێکی دڵسۆز نێستە لەوێ چەندین کەم و کوڕی هەبوو لەم دوایەشەوە افتتاح ئەنجاوەکو بە کۆمەڵەکەم و کوڕیەوە کرایەوە زۆر باش ئەو کاتێک کە وەزیری تەندروستی هێنرایە هەڵەبجە فشاری هاوڵاتیان چالاکوانان و بە تایبەتی چەند ڕێکخراوێکی مەدەنی بوو باشە مامۆستا ئیقباڵ بۆچی ئێستا هەڵەبجەیەکان
بێدەنگن لە ململانە ناشرینەی کە لە نێوان باڵەکاندا هەیە لەوێ ینی هەر کەس کە دوێنی ئێمە وەکو ڕۆژنامەنووسدا هەر کەس دەپرسی دەڵێ هەموو ئەم ململانێنە لە نێوان باڵەکانی حزبی باڵادەستە لە ناوچەکەدا باشە ئەی خەڵکی هەڵەبجە لەکوێن ئەی زانایانی ینی لەکوێن کە ئیدارەکەی بێدەنگە ئەی چالاکوانانی مەدەنی لەکوێن بۆ هەڵوێستان نییە بۆ جارێکی ئێوەش نایەنە دەنگ ینی بەدەنگاتنەکەتان لە خەمی تەندروستی بێ نەگەوەی کەم بۆ نمونە ئێوەش دوور لە ئێوە مەبەستم ینی ئەوە نییە کە لە ڕابردوو دامەتان هەبووە تەنها فەوزا بنێنەوە. عزیز گیان منەوە نایڵێم ئەگەر چالاکوانانی هەڵەبجە زۆریان نەکردووە کەمیان نەکردووە بەڵام هەموو شتێک سنووری هەیە و هەموو شتێکی ژەڵێ ینی شمشێر چەند تیژ بێ بیەی لەبەر کولە بێ ئەم دەسەڵاتی ئەمە تازە دووشت چاریەکە یەکێکیان حتا ئەن یەأتی الله بئەمریه هەتا خوای گەورە بەڵایەکی بۆ ئەنێرە و لە کۆڵمانیا کاتەوە یان ئەوەتانێ بەڕاستی ئیتر ئەو خەڵکە بەوەشی خۆیان هەموویەتەوە چالاکوانان کاکە بە بیان ژبەرەوەگریمان 50 چالاکوان بوو چالاکوانان شەکەت بوون هیلاک بوون مردنیانی خەڵکانێک جاران کە ئیسە مزاهرەیەکە بۆ بەنزین کە چالاکوانان هەبوو هۆڕێنی بۆ لە و قەشمەریاتی بە چالاکوانانەکەی خەریکی چین ینی چالاکوان لەم شارە بە شایەتی هەموو دنیا چالاکوانانی هەڵەبجە زیندووترین چالاکوانان لە هەرێمی کوردستانە لە هەموو کایەکانە جەنابتان بینیتان وەزیری تەندروستیان هێنا و ئەوی پێیان کرا بە زیادەوە کردیان بەڵام بەڕاستی ئێستا تەنها ئەمە کاری چالاکوانان نییە چونکە سوڵتەکە بەڕاستی سوڵتەیەکی عولیایە دەسەڵاتی بەدەستەوەیە چالاکوان چی بکە کە تۆ بچی بەڕێوەبەرێک دابنێ بڵی کاکە لەم 37 نەفەرە بێ زەحمەت لەم 37 نەفەرە فەحلە لەبەردەستە کامیان هەڵەبژێری ئێمە لە خزمەتتاین ئەو بڵێ کاکەوەی ئیشی ئێوە نییە و پۆستی خۆمانە گوێرەکە و مانگای جمهوری تیا بەستینەوە کەسە قینێ بەسەرمانەوە کاکی خۆم ینی تۆ لەگەڵ دەسەڵاتێکا قسەیەکەی ئەو هیچ بەهایەک بوون نەک چالاکوان تەنانەت بۆ خەتەکانی خۆشی دانانێ برای خۆم ینی چالاکوان لەم شارە خۆتان شایدن کەناڵەکەی خۆتان و کەناڵەکانی تری شایدن چالاکوانانی هەڵەبجە لە هەموو پرسەکانە زۆر مرد بوون لە هەموو پرسەکانە زۆر چالاک بوون بەڵکو شارەکانی تر ئیرەیان بە هەڵەبجەیە برد بەڵام ئێستا چالاکوانان تازە ناڵم ناومێت بوون بەڵام بەڕاستی گەشتونەتە بنبەستێک کە ئیتر ئەزان ئەمە تەنا چاوەڕێکی خوای گەورە لە کۆڵمانیان کاتەوە یا خوای گەورە چاکیان بکە بەڕاستی ئەمانە هەموو هێز و دەسەڵاتیان بەدەستەوە برای خۆمە تاوەکو چەک و هێز و دەسەڵات و مادەیان بەدەستەوە بێ ئەم کارە تازە من ناڵێم ناومێت بین بەڵام بەخوا لە دەست چالاکوانان دەرچۆ من بە دڵنیایەوە لێرە پێتەڵێم ئێستا هەموو چالاکوانی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە کۆ بێتەوە بڵێن بەڕێوەبەری گشتی تەندروستی کە ڕێزم هەیە بۆ برادێکی خۆشەویستمە بڵێن لای بن لای نابن هەتاوەکو ویستی خۆیانی لەسەر نەبێت هەتاوەکو کێشە گرفتی خۆیان لەگەڵیان نەبێ هەر کاتێکی ویستیان لە قیمەی جوانی و دەسەڵاتی جوانیە بێ بە کونفەیەکونێک لایە بن ئەمە کارەکە لە دەسەڵاتی چالاکوانان چووەتە دەرەوە ئەو بە ئاشکرا بە تۆ ئەڵێ بڕۆ بۆ خۆت هەڵپەڕێگاکی خۆم ینی چالاکوان چی بکات ینی چالاکوان چ دەسەڵاتێکیە ئەوەی لە توانایە بوو کردی و دڵنیاش بووەتەوە لەوەی ئێستا ینی زۆر جاران ئەگەر تۆش چاری بکەیت دەسەڵاتێکی دەرەکی نایڵە چاری بکەیت ئەو واقعەکە تازە بۆتە محاسسەیەکی نێودەوڵەتی تازە و دەسەڵاتەکەی پێسپێراوە دەسەڵاتەکەی وەکو دیاری پێدراوە جا بۆیە من لێرەوە دەڵم بەڕاستی ئەو کەسانی کە ئەچنە پێگەکان ویژدانی خۆیان ئاسوود دەکەن تەنها شتێک مابێ لەم وڵاتە بە جەنابی وەزیری تەندروستی ئەڵێمەوە دووبارە کاک دکتۆر سامان هەر کەسێک پێگەیە گوێرێ دڵنیا بێ نەمێژوو لێ خۆشە بێ و دڵنیا بێ دوای ئەوەی کە ڕوو ئەکاتە خەڵکی و ئەگرفتانەی لە سێکتەرەکەی ئەو ڕۆکاتە خەڵکی خۆ عەلیمە خوای گەورە تۆڵە لە خێزانەکەی ئەکاتەوە لە ماڵ و مناڵەکەی خۆی ئەکاتەوە چەندی کەسی تر مامینی پێشتر لە سێکتەرەکانی کەرتی تەندروستیە دەرزی بەهەدەرە برد دەرمانی بەهەدەرە برد دوای هەموو لە ماڵ و مناڵەکەی خۆیان سەرف کردەوە بۆیە بەڕاستی من لێرەوە لە ویژدانی خۆتان ئەگەر دین و قیامەت و خوا و پێغەمبەر و ئەمانش یعنی وەلا ئەنێن تۆزە ویژدانی مرۆڤایەتی تۆزە هەستی مرۆڤایەتی خۆ خەڵکی ئەوروپا لەسەر قورئان پەروەردە نەکراوە بەڵام هەستێکی مرۆڤایەتی هەیە وەکو ئینسان گەرایی من پێتان ئەڵێم تکاتان لێکم حیزبایەتیتان پیرۆز بێ دەسەڵاتان پیرۆز بێ بەڵام یەک تۆستخوا وەکو مرۆڤ باو خەڵکە وەکو مرۆڤ تەعاملی لەگەڵا بکرێ چیدر لەوە نەبینە قوربانی نەبینە مەهزەلەی دەستی چوار دەورمان بەڕاستی ئێستا خەڵک وای لاتۆ کە جەنابتان ئەزان دیمانەکان ببینن لە کەناڵەکانەوە کە کەسێک دیمانی لەگەڵا ئەکرێڵێ ئێستا نیشتیمان ئەڵێ نیشتیمان تەنها وشەیەکە تەواو ڕۆی یعنی نەفرەت لەوەیەکە کە چەند ساڵەتیەتی مع العلم لە دینی شاخۆتان شارەزان ئەڵێ ئەوەی خاکی نەبێ دینیشی نابێ بەڵام خەڵکیێمەوە نەوێ ڕز بووە تەنها حەزی لە کەلیمەی نیشتیمانیش نییە مناڵەکەی ناوی نیشتیمان بۆی ساڵە وەڵڵاهی وعد بێ بناوەکەی بگۆڕم کاکە
ینی ئەم خەڵکەتەوە بێزار بووە بەدەست ئەم دەسەڵاتی حیزبی نەک دەسەڵاتی حکومی سیستمی بێ ئەگەر لە سیستمی شابوو ئەحمەد و مەحموود باشە بن. دەمەوێت بزانم ئایا ئەی داواکاری گشتی لەکوێیە، ئایا ئەی لە ڕووی دادگاوەیە دەتوانن وەکو هاوڵاتیان وەکوی کە لە پێشتری شاه بووە سکاڵای یاسایی لەسەر بەرپرسانی هەم ئیدارەکە و هەم بەرپرسانی تەندروستیە گەرم گرفتانە هەن تۆمار بکەن و بۆچی داواکاری گشتی بێڕۆڵ هەیە هیچ دەنگێکی لێوە نایێت؟ برای خۆ من عرضم کردی ئەمان دەسەڵات لە کاتێکا باسی دادگا و داواکاری گشتی ئەم شتانە بۆ من کە پێم وتی حکوومەت سیستماتیک بێ لە وڵاتە من عرضم کردی حیزب دادگایە، حیزب دەسەڵاتە، حیزب حکوومەتە، دادوەرێکی گشتی داما و چی بکات 4 ساڵ 5 ساڵە بێ لە هەڵەبجا هەچی توی بینی لە تەجاوزات کە لە شوێنە گشتیەکان ئاکراوە دراوە بە دادوەری گشتی و ئاگادارە، بەڵام چی بکات؟ یانی هیچ دەسەڵاتێکی بەدەستەوەیە ئەو با بەدەسەڵات بڵێ کاک ئەحمەدم بۆ بگرە ئەو زیاتر برەوی پێدا. ینی دادوەر و دادگا لە وڵاتە لەگەڵ ڕێزم بۆیان قەنەعەتم وایە ناتوانن و نەشیان توانیوە لە ژێر چۆن دەڵێ هەیمەنەی حیزبیا دەربچن. چەندین نمونەم لەلایە، بەڵام خۆ من نەکرێت لێرەوە لە کەناڵەکەی جەنابتەوە هەمووی بڵێم لە کاتی خۆیان بەڵگە و دیکۆمنتی وا عەرزی جەنابتەکەم شتی وا تاپۆ کراوە لە وڵاتە لە کاتێکا کە ئەچیتە ئەو شوێنەش کەتیایە بووە دادوەری گشتی چی و شتی چی ئەڵێ کاکە ئەمە مڵکێکی گشتی عامە بەچی ئاسا و پێوەرەگەوە تاپۆتان کردووە. یعنی لەم وڵاتە کە بەڕاستی کە عەرزم کردی دەسەڵاتی حیزبی بوو، دەسەڵاتی هێز و دەسەڵات بوو، دادوەری گشتی سنووردارە، ئەتوانێت چاری فەقیر و هەژارەکان بکە بە دڵنیایەوە، ئەتوانێت ئەگەر دووهۆدە هێوانێک دروستکەی لە وڵاتە بە تەجاوز و شارەوانی بێ بیڕوخێنێ، بەڵام بڕۆ شوێنە گشتیەکانی هەڵەبجە هەموو هەڵەبجەیەکان شایەتن کراوە بە پایە و دووقات و سێقات و بزانم کەسێک ئەتوانێت نەک شۆفڵ هەر بچێ لە قەیەکیش لە پایەکانی بە، بەڵام ئەتوان دووهۆدە هێوانێکم بۆ بڕوخێنن. کاکە دادوەری گشتی کاتی ئەتوانێت دەسەڵاتی لە پشت بێ، بەڵام ئێستا عەرزم کردی دەسەڵاتەکان دەسەڵاتی حیزبین و ئەویش سنووردارە وەکو لە من و تۆ گرفتارترەویش. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئیقبال غەفار چالاکی مەدەنی لە هەڵەبجەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بەڵازیزان زانیاریەک لە سەرەوەی کە بزانین شیری دایک چۆن زیاد دەبێت لە ڕێگەی و خۆراکە تایبەتانەوە کە دەبێت بخورێت. با پێکەوە بینێری و زانیاریە بین. خۆراکانەی دەبنە هۆی زیادبوونی شیری دایک. شۆفان بڕێکی زۆر پرۆتین و ڤیتامین و کانزا و ڕیشاڵی خۆراکی تێدایە و مادەی بیتا گلوکانی تێدایە کە دەبێتە هۆی زیادبوونی شیری دایک. سپێناخ ئەمڕۆکە بڕێکی زۆر مادەی ئاسنی تێدایە و بە بژاردەیەکی باش بۆ زۆربوونی شیری دایک دادەنرێت. سیر بە خۆراکێکی ئەفسوناوی دادەنرێت بۆ زیادبوونی شیر و ڕێنوێنی دایکان دەکرێت بە خواردنی ڕێژەیەکی زۆر باشی سیر. شەربەتی میوە ڕێنوێنی دایکانی شیردەر دەکرێت شەربەتی کاڵک و هەنار و پرتەقاڵ و میوەکانی تر بخۆنەوە بە هۆی ئەوەی سوودێکی زۆری هەیە بۆیان. بادەم دەوڵەمەندە بە کالسیۆمی ئۆمیگا 3 کە ئەو مادانە هۆرمۆنی شیردان هاندەدەن. جۆ ئەم جۆرە دانەوێڵەیە دەوڵەمەندە بە مادەی گلوکان و ڕیشاڵەکان کە دەبێتە هۆی زیادبوونی شیردان و یارمەتیدەرە بۆ شێدارهێشتنەوەی جەستە. قەیسی سەرباری ئەوەی ئەم میوەیە بەسوودە بۆ زیادبوونی شیری دایک، هەروەها هۆکارە بۆ هاوسەنگی هۆرمۆنەکان لە جەستەدا. شیری مانگا پێویستە ڕۆژانە دایکی شیردەر 2 کوب شیر بخواتەوە بەلایەنی کەمەوە، هەرچەندە زیاتر شیر بخواتەوە ڕێژەی شیردان زیاد دەبێت و پارێزگاری لە ڕێژەی کالسیۆم لە ناو جەستەدا دەکات. نۆک دەوڵەمەندە بە مادەی ئاسن و ڤیتامین بی و ڕیشاڵەکان و کالسیۆم و سوودێکی زۆری هەیە. گێزەر دەوڵەمەندە بە ڤیتامین ئەی و یارمەتی دەرە بۆ باشترکردنی کوالیتی شیری دایک. سەوزەوات ئەو سەوزەواتانی ڕەنگیان تۆخە وەک ڕێحانە و کەلەرم
بە سەرچاوەیەکی باشی کالسیۆم و ئاسن و ڤیتامین A و ڤیتامین K دادەنرێت و سوودێکی زۆری بۆ منداڵ و دایکی شیردەر هەیە. خورما دەوڵەمەندە بە مادەی ئاسن و کالسیۆم و بە سەرچاوەیەکی باش دادەنرێت بۆ پارێزگاری لە ڕێژەی کلۆکۆز لە جاستەی ئافرەتی شیردەر. ماسی سەلەمۆن دەوڵەمەندە بە مادەی ئۆمیگا-3 و چەوریە بنەڕەتیەکان کە ئەوەش پێکهاتەیەکی سەرەکی پێویستە بۆ بەرهەمهێنانی شیری دایک. پەتاتە بڕێکی زۆر مادەی بیتا کارۆتینی تێدایە کە توانای زیادکردنی شیری دایکی هەیە. هێلکە بە سەرچاوەیەکی ئۆمیگا-3 و ڤیتامین A و کالسیۆم و ژمارەیەکی ڕەگەزی دیکەی خۆراکی دادەنرێت کە جاستەی دایک پێویستی پێی هەیە لە کاتی شیرداندا. بەڵازیزان چاوەری کۆتایی و سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گرفتی کەمی دادوەر لە دادگاکانی سۆران، چۆمان، ڕواندۆز و هەروەها مێرگە سۆر. باشە جەلال نازانم ئەمڕۆ تو هەنێ ئەو بخۆڕکە کە دەنگی گیراوە کێشتناوی. بەڵێ ئایزان لە بەش سێمی بەرنامەکەمانە کێشە و گرفتی کەمی دادوەر لە دەڤەری سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگە سۆر بە میوانداری زۆر بەڕێز کاک پشتیوان ڕزگار سەرۆکی ڕێکخراوی پرشنگ بۆ پرسە یاساییە و کۆمەڵایەتیەکان لە سۆرانەوە ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک پشتیوان سڵاوت لێبێ ئەگەر بۆمان باس بکەیت کێشە و گرفتەکانی کەمی دادوەر لەو دادگاکانی ئەو شوێنانەی باسمان کرد بۆچی دەگەڕێتەوە، بۆچی دادوەر لەوێ کەمن یاخود ژمارەی دادوەرەکان بە ئەندازەی پێویست نییە لە دادگاکانی دەڤەری سۆران. سپاس بۆ میوانداریەکەتان. سەبارەت بە ڕۆژی سۆران دەوروبەری لە ڕووی کەمی دادوەران، هەڵبەت سۆران و دەوروبەری لە 4,000 پێگیوە زیاتر لە 13 ناحیە لەخۆ دەگرێت. جگە لەوەش بە 4,000کە هێند دادگای هەیە، وەک دادگای بەرایی سۆران، دادگای بەرایی ڕواندز و هەروەها دادگای بەرایی چۆمان، دادگای بەرایی مێرگە سۆر و دادگای بەرایی خەلیفان. بە هەر پێنج دادگاکە لە ئێستادا 4 دادوەر ئەم دادگانە بەڕێوە دەبات و هەر دادگاش نێو خۆیدا لە 4 دادگا پێک دێت. بەنمونە دادگای بەرایی سۆران نێو خۆیدا لە 4 دادگا پێک دێت کە بریتین لە دادگای باری کەسی، دادگای کەتن، دادگای بەرایی و هەروەها دادگای لێکۆڵینەوە. و پێشتر ئەم دادگانە دادگای سۆران 3 دادوەری هەبوو و هەروەها دادگای چۆمان و ڕواندز 2 دادوەری هەبوو، بەڵام دادوەرێکیان نەقل کراوە. هەروەها دادوەرێکی تر لە سۆران بە هەمان شێوەڕاژەکەی گواستراوە بۆ هەولێر، دادوەرێکی تر ئیستیقالەیدا. ئیتر ڕێژەی دادوەر لەم سنوورەدا کەمی کردووە کێشە بۆ دادگاکان دروست بوو. هەڵبەت لایزال تاوەکو ئێستاش ئەنجومەنی دادوەری و هەروەها محکەمەی ئیستینافیش لەم ڕەوشا بێدەنگی نواندووە و نازانم ئایا هۆکارە ئەو سنوورانە تەوا پشتگوێ خراون یاخوتەوەیە دادوەری پێویستنی کە بۆ ئەم دادگانە بنێرن. زۆر باشە، کەواتە کاک پشتیوان لە کەمی دادوەر گرفتەکان چین کە دروست دەبن و بە تایبەتی بابیریشمان نەچێت لە ئێستادا کە دەوامی فەرمانەکان دەزانین چۆنە، ئایا ئەمە هۆکارەکەی تەنها بۆ وەگەڕێتەوە یا گرفتەکە تەنها ئەوەیە کە لە قەڵەم لە بەشی قەڵەم مەوعیدی دادگاییکردنەکان دواخرێواتە دۆسیەکان درەنگتر یەکلایە بێتەوە یاخود گرفتی دیکە هەیە؟ کێشەی نەبووین دادوەر پەیوەندی بەو بارودۆخی ئێستانیە کە بڵین بارودۆخی کۆڕۆنایە یاخود زروفی دەوامە، لەبەرەوەی دادگا وەک باسم کرد شوێنی جێبەجێکردنی یاسا و دادگا شوێنی یەکلاکردنەوەی کەیس و کار یاسایەکانی هاوڵاتیانە. ئێمە گرفتمان لەگەڵ نەمانی دادوەر یاخود کەمی دادوەرە لەو سنوورە نەوەک چۆنێتی دەوام. پێشتر وەک باسم کرد بەنمونە سۆران زیات حەزەکەم تیشێک بخەمە سەر کە 3 دادوەری هەبوو، کێشەی نەبوو، هەر داوایەک تۆمار دەکرد مانگێک یاخود مانگێک و 10 ڕۆژ یا زارۆ بوو کەمتر مەوعیدی محکەمە بوو. بەڵام ئێستا یەک دادگا ئەو دادگا تەنیا یەک دادوەر بەڕێوەی دەبە. ئەو دادوەرەش تەنیا بەڵگەنامەکانی وەک زەواز و قەسام شەرعی و هەروەها ئیشی تاقیق دەکات، کەسی
باری کەسی بەرایی کەتن ئەوانە دادوەری نێو نزیکەی 2 هەفتەیە هیچ داوایەک لەم دادگایە بەڕێوە ناچێت تەنان ئێستا ئەگەر یەک داوا تۆمار بکەی باوەکەی 3 مانگە دواخستنی دادبینێک بەهۆی نەبوونی دادوەرەوە نزیکەی 2 مانگ و 3 مانجی دەوێت بە هەمان شێوە لە چۆمان و ڕواندز بە هەردوو دادگاکە یەک دادوەری هەیە 2 ڕۆژ لە ڕواندز دەوام دەکا و 2 ڕۆژ لە چۆمان دەوام دەکات ئەویش بە هەمان شێوە گرفتی بۆ دروست بووە. کاک پشتیوان باست لەوە کرد 5 دادگا کە 4 دادوەریان هەیە و هەر دادگایەکیش خۆی دەبێتەوە بە 4 کاتە 5 چواری 20 دادوەر پێویست ئەگەر لە ڕۆژێکا لە یەک کاتە مەسەن دادگاکان بکەن ئەگەر بە نیوەش دەوام بکەن 10 دادوەر پێویستە. پێشتر وابوو ئەو گرفتی کەمی دادوەر لە کێوە دروست بووە واتە پێشترم گرفتە نەبوو ئەگەر بێت و بەم شێوەیە بەردەوام بێ واتە دادوەر لە دادگاکانی ناوچەی سۆران نەبێت لەوێ کەم بێت چ گرفتێک دروستە بێ واتە کێشە بۆ هاوڵاتیان دروستە بێ ئیشەکان درەنگتر بەڕێ دەکرێن یا خۆت کێشە یاسایی دروست دەبێ کێشەکە لە چیایە؟ کێشەکە لەوەدا بوو ئێمە تا ساڵی پارەوە مەبەستمان 2020 لە سەرەتای 2020 ئەو کێشانە نەبوو کێشەکە لەو کاتەوە دروست بوو دادگای ڕواندز دادوەری خۆی هەبوو و هەروەها دادگای چۆمان دادوەری خۆی هەبوو دادوەری ئەوێ ڕاژەکەی گواستراوە بۆ دادگای هەولێر بە هەمان شێوە لە دوای کۆڕۆنا بڵێن مانجی 6ەوە لە ساڵی پار دادوەرێکی تر بە هەمان شێوە لە دادگای سۆران ڕاژەکەی گواستراوە ماوە 2 دادوەر بە هەمان شێوە گرفت لەو کاتەوە دروست بوو لە سەرەتای ئەم لەو ساڵەوەش مانجی ڕابرد و دادوەرێکی تر لێرە ئیستقالەیدا لێرەوە گرفتەکە دەستی پێکرد گەنا تا ساڵی پار هیچ کێشەک نەبوو لە ڕووی دادگاوە لێرە داواکان بە ئاسایی بەڕێوە دەچوون لەبەرەوەی هەر دادگای دادوەری خۆی هەبوو کێشەی نەبوو بەڵام کێشەکە لەوە دروست بوو کە ڕاشی ئەم دادوەرانە گواستراوە بۆ هەولێر لە کاتێکدا نازانم ئایا هەر دادگاکانی هەولێر گرنگن ئەو دادگانە گرنگ نین نازانم ئەوە پرسیارە ئەبێ لە ئەنجومەنی دادوەری بکرێت کە بۆچی گرنگی بە دادگای ئێرە نادرێت تەنیا گرنگی بە دادگاکانی هەولێر دواکەوتنی یەکلاییکردنەوەی سکاڵاکان گرفتی کۆمەڵایەتی دروست کردووە چ ئەوەی کە عقد زەواجێک بێت چ ئەوەی کە تەلاقێک بێت چ ئەوەی کە سکاڵایەکی دیکەی کۆمەڵایەتی بێ ئەم دواکەوتنە یەکلاییکردنەوەیان لە دادگا گرفتی کۆمەڵایی بە شوێن خۆیان دروست کردووە لە ناوچەکەدا هەڵبات مامۆستاژیان گرفت دروست دەکا من ئێستا داوام هەیە نزیکەی ساڵ و نیوێک 2 ساڵە خەریکم ئێستا بریکاردەرم ئەڵێ دەستە داواکات هەڵگرا من بەڕێگەی حەشاری حەل دەکەم ێرەگەی حەشاری ڕەنگە هەڵبکەیتە سەر ماڵی کەسی بەرامبەر یاخود لە ڕێ ڕیسیپیان کە ئەمە لە کاتێکدا ئێمە دەمانەوێت کۆمەلگا بە یاسایی بکەین کۆمەلگاوا لێ بکەین خەڵک پەنابۆلایانی حەشایری نەبە هەڵبەت ئێستا ڕەنگە تۆ بتەوێ داوای مافێک لە دادگا بکەی کە بزانێ تەنیا مەوعیدی محکەمە 3 مانگە و ئیتر ئەی یەکلای بوونەوەی چەندە خاین ڕەنگە ساڵێک 2 ساڵ بەلای کەمی هەر بخاین ئیتر تۆ ناسار دەبی پەنا بۆ دادگا لێنی هەڵبەت هەڕەنگە لەو فترەیە چەندین کێشەی کۆمەڵایەتی گەورە سەری هەڵدابێت بە کوشتن بێ یاخود بە شەڕ و ئاژاوە بێ هەمووی دەرەنجامی چییە دەرەنجامی چستی دادگایە دەرەنجامی نەڕۆیشتنی داواکانە یاخود تاخیر حەسنبوونی داواکانە لەم دادگارەدا کاک پشتیوان بڕێستان وەکو پارێزەرێکی شو سەرۆکی ڕێکخراوێکی پەیوەندیدار بە بواری پرسە یاساییەکان پرسیوتانە بۆچی دادوەری نوێ ناگوازرێتەوە بۆ دادگاکانی ئەوێ یاخود پلان هەیە دادوەری نوێ بێت یان بۆ هۆکارەکەی چی هیچ هۆکارێکتان دەستکەوتووە کە دادوەر نانێرنەوە بۆ ئەوێ بۆ شوێنە جێگیرەوەکردنەوەکانیان هەڵبەت ئێمە ڕۆژانە ئەبێ هەر لە ڕێی دادگاکانی خۆمانەوە ئەو پرسیارە لە دادوەرە بەڕێزەکان بکەین بەڵام ئێوان هەر ئەوەیە دادوەری پێویستنێ یاخود وەزبەی تازەی دادوەران کە تەخەڕوزیان کردووە لە پەیمانگای دادوەری دەڵێن گوایە لە دوای مانجی 7ەوە دەست بەکار دەبن ئیتر خۆشان ئاماژە بەوە دەکەن ئێمەش ئەو گرفتەمان هەیە و داوامان لە محکەمە ئیستیناف ئەنجومەنی دادوەری کردووە بەڵام هەر دەڵێن دادوەر نییە کە بیهێنی ئیترەوە وەڵامەکەیە ئەمە منیش خودی خۆم نازانم هۆکاری ڕئیسیەکەیسیە کاک پشتیوانەوەندێک کە جەنابەت پیاوی یاسایی دەمەوێت بزانم ئایا گواستنەوەی ڕاژەی دادوەرێک بۆ ئەوێ یاخود تەعیناتی دادوەرەکان چۆنە دەکرێت ئایا لە دەسەڵاتی چیایە
بۆ چۆن دەکرێت دادوەرێکتان بۆ تعین ببێت لەوێ؟ هەڵبات ئەنجومەنی دادوەری و محکەمەی ئیستئناف مختصن بە بەو بوارە ئێستا ڕاژی گواستنەوەشان هەر محکەمە ئیستئنافە دەیکا و دامەزرانیشان بە فەرمانی ئەنجومەنی دادوەری دەبێت ئەنجومەنی دادوەری دەبێت تعین بکات. ئێستا لە محەد قەزایی کۆمەڵێک دادوەری بەڕێز تەخەڕوجیان کردووە ئیتر چاوەڕێی ئەوەن کە فەرمانیان بۆ دەربچێ لە ئەنجومەنی دادوەری بۆ ئەوی دابمەزێن کەسی تا ئێستا دیانیەکەی دادەمەزێن بە فەرمی. زۆر باشە خەڵکی ئەو ناوچەیە بۆ نمونە لە ڕواندزە ئەگەر بزانێ ئەمڕۆ دادوەر لێرە دانانی شەیە دۆسیەکەی درەنگێک لای دەکرێتەوە لە ڕۆی یاساییەکەەوە دەتوانێت سکاڵاکەی بگوازێتەوە بۆ شوێنێکی تر چه سکاڵا بێ چاقت زەواجێک بێ ئایا دەتوانن لە ناوچەکە خۆیانانەی کەمبی بە شوێنێکی ترکە نزیک بەڵام لە ڕووی یاساییەوە ڕێگەیان پێ دەدرێت؟ هەڵبەتە بێ ئاماژە بۆ بکەین لە هەموو حاڵەتێکنا بۆ نمونە جەریمەیەک دەبێ وەکو چاڕێک کوشتنێک ئەوە اختصاصی مەکانی هەیە دەبێت لە دادگای ئەو سنوور دەبێ بەڵام داوایەکی جیاببوونەوە هەیە یاخود داواکی قەرزە ئەوە جیاوازە ئەگەر بێت و بەنمونە داوا لێکراو لێرەدا لە سۆران دابنیشێ داواکار لە ڕوان دزبێ ئەوە ئاسایە دەتوانێت لە سۆران بەرزی بکاتەوە دەشتوانێت لە ڕوان بەرزی بکاتەوە. ئەم حاڵەتانە هەبوون لە ئێستایا کە خەڵک مادام دادوەر و دۆسیەکان درەنگێک لایی ببنەوەی لە ئەسڵا یاخود سکاڵات وەمارنەکە و لە ڕێی کۆمەڵایەتیەوە چارەسەریکە یاخود سکاڵاکەی بگوازێتەوە بابەتەکە بگوازێتەوە بۆ دادگایەکی دیکە؟ حاڵەت هەیە لە خەلیفان تۆمار دەکە یاخود دەیباتە مێرگە سۆر ئێستا خودی خۆ من داوام هەیە هەردوو تەرەفەکە داواکار و داوایەکرا و لە سۆران ئیتی من ناچارم بە تەنیا حینوانەکەی بگۆڕم بیکەمە سنووری دادگایەکی بۆی بتوانم هەرچەند داوا لێکرا و ڕۆژی دادبین دەتوانێت داواکە دەفع بکا وڵێ من شوێنی دانیشتم سۆرانە داواکە هەردێتەوە سۆران ینی ئیسفادە چواناکە بەڵام لەبەر کەمی موددا هەوڵم داواکە بەمە دادگایەکی تر بۆی تەنیا سوود لە مودەکەی وەربگرم. کەواتە کاک پشتیوان ئەم بارودۆخی ئێستاکە لە دادگا بەراییەکانی ئەو پێنج شوێنەی کە باسمان کە چکە زۆریشە ناوچەیەکی جوگرافیایی فراوان دەگرێتەوە و هەروەها ئەگەری هەیە کێشە و گرفتی کۆمەڵایەتی زۆر زیاد ببێت ئەم جۆرە لەم حاڵەتی کە ئێستاکە لە دادگاکانیەوەی هەیە بەردەوام ببێت چ دەرئەنجامێکی لێ دەکەوێتەوە وەروەها ئەو خەڵکی ئەو ناوچێت تووشی چ جۆرە سەرێشە و گرفتێکی تر دەبن. من وەک باسم کرد ئێمە لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک گرنگی تایبەت بە دادگاکان دەدرێت لەبەرەوەی دادگاکان ئەهمیەتێکی تایبەتی خۆی هەیە کە شوێنی جێبەجێکردنی یاسان و ئێمەش لە هەڵمەرجێکدا لە کوردستان ئەمانەوێ کوردستان بە یاسایی بکەین گشتکایەکانی یاساتیایدا سەروەر بێ بەڵام پشتگوێ خستنی یاسا لەم دەبەرەدا کە دادگاکانە کە تۆ دادگات شوێ خست کەواتە یاسات پشتگوێ خست ئیتر گەڕەوشی دادگا هەر بەو زۆرە بێ خەڵک باوەڕی بە دادگاکان نامێنێ و باوەڕی بە یاسا نامێنێ کە کێشەیەک دروست دەبێ ناچار دەبێ وەک زمانی کۆن لە ڕێگای حەشایری و ڕسپیەکان کێشەکە چارەسەر بکە هەڵبەت ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی دیاردەی نایاسایی و هەروەها دروستبوونی چەندین تاوان و کێشە و گرفتی دیکە بۆیە ئێمە غەمخۆرین لەم باسەدا ئەمانەوێ ئەم باسە و ئەم گرفتە هەرچی زووە بە چارەسەر بکرێ بۆ ئەوەی ڕەوشەکە بەم جۆرە بەردەوام نەبێت چکە بەردەوامبوونی کێشەیتر بە دوای خۆی دادێنێت. زۆر باشە کاک پشتیوان سپاس دەکەین لەوەی کە لە سۆرانەوە لەگەڵمانەبی بە دڵنیاییەوە منیش لە ئێستا ئەگەر بزانم سکاڵایەکم هەبێت و ساڵێک و 2 ساڵی پێ بچێت تا و کاتەیەک لای ببێتەوە بە دڵنیاییەوە ئەگەر ستەمیشم لێکرابێ ڕەنگە سکاڵاکە تۆمار نەکەم چکە تا 2 ساڵی تر دڵێ خوا دەمێنێت و بەندەی با بزانین چۆن دەبێت بەڵام ئەوە تا فەرمو خەڵک پەنا بۆ بابەتە عشایریەکە زیاتر دەبا. زۆر سپاس کاک پشتیوان دووبارە لەوەی کە لە سۆرانەوە لەگەڵمانە بووی سپاس دەکەین. زۆر سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس. وڵە بینەرانی عەزیز بە هاوکاری هاوکارم کاک جەلال و وەروە هاوکارانم لە کۆنتڕۆڵ بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ بۆرن کوردستان پڕی بووە لە گرفت و کێشە و ئیدی هەواڵی خۆش و بابەتی خۆشەکان کەم بوونەتەوە یاڕەوی لە شتان ساغ بێت تا ئێستا لە بە دیار شاشەکانی پێمەوە بە دیارێمەوە ساون تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ. زۆر باشە پێشخوا حافیزیەکە با من شتێک بڵێم لەوەی کە سبەینێ تەوەری سبەینێمان تیر و پشکی پرۆژەی پرشنگی فەرموودە بووە بۆیە لێرە
50 کەس دەردەچێت لەوەی کە پیتیر و پشکیان بۆ دەکرێت لەوانەیە کە لەسەر تاسەریێمی کوردستان بەشداری پرۆژەی پرشنگی فەرمودەیان کردو هەر بۆ زانیاریتان سبێنە لێرە تیر و پشکیان بۆ دەکرێت دووبارە سپاسان دەکەین ماڵتانەوە. خواتان لەگەڵ.